بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە سی گەوهەری ڕەمەزانە جارێکتر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە هەر سی شەوەکەی ڕەمەزانە میوانی ماڵ و حاڵ و ژیانتان بێت. لە سی گەوهەری ئەمڕۆمان لە سێهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە باسی گەورەی و فەزڵی قورئان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. قورئان و مانگی ڕەمەزان چۆن بەیەکەون، چۆن هاوکاری یەکن، چۆن تێکەڵ بە یەک بوون لە کاتێکا کە قورئان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دابەزیوە. و گرنگی قورئان لە مانگی ڕەمەزانە زۆر زۆر وازح و ڕوونە لە ئاەتەکانی قورئان و فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست و برای ئازیز و خۆشەویستم بەیەکەوە ئینشاءالله هاوکارم لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە بین و لەگەڵ کاکی خۆشەویستمان شێفدیار و هەمووەم برا و ئازیزە خۆشەویستانەی کە لێرن و میوانە بەڕێزەکان. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر زۆر تایبەتە بێت پشت بەخوای گەورەکە ڕۆژی سێهەمی مانگی پیرۆزی ڕەمەزانە. فەرموو. سپاس دەکەم کاک شێخی برام. بە ناوی خوای گەورەی میهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست. منیش لەلای خۆمەوە زۆر خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی ئەمانەتی پێبەخشیم و ئەم ڕۆژ توانیم لە بەرنامەی سی گەوهەری ڕەمەزانە لە ڕۆژی سێمە بە خزمەت ئێوەی خۆشەویست بگەمەوە. کاک شێخ، هەست دەکەی کە مانگی ڕەمەزان مانگێکی زۆر تایبەتە، یعنی خۆی پەروەردگار جای کردوتەوە لە مانگەکانی تر. ئەم تایبەتمەندیە کاتێک بۆ دەرەکەوێت کە تۆ لە مانگی ڕەمەزانە ئەندازێک دەستکاری ژیانی خۆتەکەی، یعنی هەر شتێک ینی وا کەوتەوە کە دەستکاری ژیانتی بۆ بکەی مانەوە زۆر تایبەتە. ینی تۆ سەیرەکەی تۆ ئەگەر ڕەمەزان نەبێت چێ هەڵەستێ پێش نوێژی بەیانی نان بخوا، مەگەرەوانەی کە سەر و پێ خۆن وەڵاوە زووترێ خۆن. یا مەسەلەن بۆ نمونە تۆ واز لە ژەمی نیوەڕۆ هێنی تو گرنجێکی زۆر بە نوێژی بە ژەمی ئێوارە ئەدەیت و تەراوی حەکەیت و یعنی جموجوڵێکی ئیمانی و ڕەمەزانی زۆر تایبەت لە لای تۆ دەست پێکە. هەر بۆیەش خوای پەروەردگار ئەم مانگەی تایبەت کردو بۆی کە قورئانی پیرۆزی تیان نازڵ کات. ئەنزل فیه القورآن. جاکاک مانگی ڕەمەزان خۆی بۆ خۆی، يعني أم حركتي كيس العالم إسلامية لولاتي أمي شاهيكا خوندني قرآن وتجويد وحفظ قرآن وهم بركتك إلى رمضان ودسيانتو. يعني زورك لوانيك حفظ قرآن ينكدو هل رمضان دسيان بيكدو، زور لوانيك درس قرآن دس بيكدو لرمضان. يعني رمضان خوي بو خوي مدرسة قرآن، مدرسة بيجاندني خلق شون لقرآن تيبجن، مدرسة تفسير كاني قرآن. إن جا ما شاء الله أوهموا تارو باسو خواص إيماني أنا هذا همي هلا دوري قرآن سورته. لبروا أما زور خوش حالين كامروته كمان زۆر گرنگە و میوانی زۆر عزیز و خۆشەویستیشمان هەیە و پێمان خۆشە جنابیشتان میوانەکەمان بناسێن و لە خزمەتیانە بین. زۆر باشە. بەتەکید ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ لە بەرنامەی ئەمڕۆ ئینشاءڵڵا پێشکەشەکرێن هەمووی تەوەرەی زۆر جوانن و هەروەها شتی تایبەتیان تایە، شتیان تایە کە جێگای سوود و کەڵکی بینەرانی خۆشەویستی ئێمن هیوادارین بە درێژایی بەرنامەکە لەگەڵمانە بمێنەوە ئینشاءڵڵا. ئێستا پێشوازی لە گەنجێکی زۆر جوان بە معنای کەلیمە جوان لە شولارە الحەمدولله و لە عەقڵ و هەروەها لە باڵێن لە بیرکردنەوەش جوانە. ئەویش کاکە دانەر جەلالە. ئەمڕۆ قورئان خوێنی ئەمڕۆمان ئەوە بە پێشوازی لێ بکەین. فەرموو مامۆستا دانەر. عليكم السلام ورحمة الله. مامۆستا دانەر بەخێر بێیت، زۆر خۆشحاڵین. سپاس دەکەین. ئەگەر بفەرموویت هەر لێرەوە بفەرموو. مامۆستا دانەر بەخێر بێیت، خۆشحاڵین کە ئەمڕۆ جەنابەت هاتوویت و بەشداری لە بەرنامەکەمان. ئینشاءڵڵا هەم دەنگێکی خۆش واروەها ینی ئینشاءڵڵا ماوەیەکی باشش لە لامانەمێنیتەوە. یاخوا بەخێر بێیت. ئێستا خێرولکەلام ئەگەر ئینشاءڵڵا عەشەرەیەکمان بۆ بخوێنیت. دوورە لێت؟ ئەگەر دوورە با بۆت بێنمە پێشەوە. یەک دقیقە.
بە پێی ئاسوودەی خۆت چۆن ئاسوودەی ئاوها جزاك الله خير موصي خير وسبجك فرمو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون صدق الله العظيم هذا شبعته ما شاء الله دنگشی زلال و دنگشی زور خوش ما شاء الله کاک دانر چۆن بوو بە قیراعی عراقی ینی دەست پێکرد بە قیراعی عراقی خوێندت والله عادة قراءة عراقي تلاوة عراقي زور آسانتر وباشترة ويكك لو تلاواني كزور زور نصرة ولا جهاني إسلامية كزور قرآن خوين بيه خوينت زور خوشة قارئ زور مريحة بيك بتلاوة عراقي قرآن خوينه بس حتى بو وقتێکیش کە بە ڕۆژووی ئێستا بەڵێ بۆ قڕگە ئاسانە تیلاوەی میسری فرسترا و نەفەسی زۆرترە بەس تەنەقولات و ئەوانەشی زۆر تایە ینی ئەمەش فەرعیاتی زۆر تایە تیلاوەی عراقی بەڵام زۆر خۆشترە و عادەتەن خۆشمان زیاتر بەوانە ئاشناین
وەکو بوتم قاری زۆر منیحە بۆی کە بە تیلاوی عێراقی قورئان خوێندنە زۆر ئاسانترە و خۆشتریشە لەبەر کە دانیار هەر حەزەکەم کاکە دانەر ببوورە حەزەکەین کە بینەرانی خۆشەویستیش بناسن ینی خاوەنی ئەم دەنگە زێڕینە خۆت بە بینەران انشەڵا بناسێنە. خی گەورە سلامەتان کە دانەر جەلال طالب ساڵی 1990 لە شاری سلێمانی لەدایک بووم. پەرستاری گشتیم تەواو کردووە و قوتابی کۆلێژی پزیشکی گشتیم لە یەکێک لە زانکۆکانی دەرەوە. زۆر باشە کەواتە ئینشاڵڵا لە ئایندە بێت بە دکتۆر. خی گەورە ئاسانی کە دا دکتۆرێکی قورئان خوێنی دەنگخۆش و ماشەڵڵا جوان. خی گەورە موفقت کە یاخوا. ئینشاءڵڵا خی گەورە عاقبەت خێرمان کە یا رب. کاک شێخ ئەگەر شتێکت لە خزمەتیان هەیە فەرموو. وڵا کاکە دانەر جەنابەت کەی دەستی کردەوە بە قورئان خوێندن ینی چۆن حەزی خوێندنەوەی قورئان یا قیراءات چۆن حەزی لێ کردووە؟ سەرەتا وەکو دەستپێکردن لە قورئان لە فەزلی ئەڵڵا بەزیاد بێ پاشان خی گەورە پاداشی جەنابی باوک و جەنابی دایکم باتەوانێ کە هەر لە مناڵیوان ئێمە خسۆتە بەر شاڵاوی قورئان خوێندن و لای مامۆسایانی بەڕێز ئێمە تەسلیمی مامۆسایانی بەڕێز کردووە بۆ فێربوونی قورئانی پیرۆز هەر لە مناڵیوانێ کە تۆ بە دنیای قورئان ئاشنا بیت ئەو حەزە بۆ دروستە بێت طبعاًەوە پاڵپشتی لە مناڵیەوە خۆت نازانی طبعاً پاڵپشتی باوک و دایکە خی گەورە پاداشیان باتەوە لە دوای فەزلی ئەڵڵا هاوکاریت باوک و دایکم بوو. من شتێکی ترێش زانم کاک شێخ تەبان کاکە دانەر ماشەڵڵا دەنگێکی زۆر خۆشی هەیە بۆ بانگیش کە ئینشاڵڵا لە بەرنامەکە ئینشاڵڵا واکەی کە ئینشاڵڵا جەنابەت بانگیش بدەیت. چۆن سەرۆکارت لەگەڵ بانگا چۆنە ینی چۆن فێری بانگدان بووی؟ وەڵاهی بانگدان هەر کە بە مناڵی چوومە بە شاڵایی خوێندنەوەی خی گەورە پاداشیان باتە جەنابی باوک و دایکم ئیتر لە مزگەوتی خۆمان حەزم زۆر لە بانگدان بوو. برایەکی لێ بوو خوا پاداشی باتەوە سەڵاتی زۆر خۆش بوو ئیتر هەر حەزم لێ بوو سەڵاتی خۆم تاقی کردوانێ. جەنابی مامۆستا ئیسماعیلی دێرێ خی گەورە پاداشی باتەوە وتی حەز لە بانگە وتمارە وەڵا وتی وەرە دوای نوێژی عیشا بانگ بە تم بەسەر چاوت دوای نوێژی عیشا مامۆستاوتی هاتوویتم بەڵێ تی دەبڕۆ دوای ئالە میحرابیا بانگ بە کە سێرم کرد قەرەباڵغ قەدەری ئەڵڵا ئەو شەوە لە هەموو شەوێ قەرەباڵغتر بوو. بانگ ما بەڵام چی هەموو گیانم هاتە سەر ئارە ئەمە ترس لە پێوەتی هابوو بەزتر سپاس بۆ ئەڵڵا ئەوە بوو بە کلیلێکی خێر بۆ ئەوەی کە ئیتر من ئینشاءڵڵا بمە بانگ بێژ والحەمدوللا هەوڵم ما بۆ بانگدانە. وهستەکەم ئێستا ببوورە وهستەکەم خەریکە ئەو هەندە گەنج و مێرمەنداڵیش فێری بانگدانەکەیت. الحەمدوللا خی گەورە سلامەتیان کە ئینشاءڵڵا عاقبەت خێریان کە لە غڵێمەیە لە هەوڵی ئینشاءڵڵا ئەو علمی کە پێمانە بە ئیزنی ئەڵڵا بیگەێنین تاوەکو چەند گەنجێکی تریش پێ بکەن بن بانگێژ یا رب. کاکە دانەر نسبەت خوێندنی قورئان یان حفظی قورئان یاخود خوێندنی تەجوید زۆر کەس لای قورسە چ بڵین جناب ئامۆژگاریشیە بۆ گەنج بۆ مناڵ کە گوێت لێگرن ژمارەیەکەیە کە گوێ لە جناب تەگرێ لێرە بۆ پێمان خۆشە یعنی ڕۆشنایی بخیتە سەرەوە کە ئاسانکاری لە خوێندنەوەی قورئانە و هەروەها قورئان مۆیەسەرە ئاسانە کە بیخوێنی و ئاسانیشە هەتا لەبەری بکەیت و تەجوید ئەو قورسە نییە کە خەڵک لێ ترسێ لەبەرەوە چۆن دەست پێ بکەن ینی ئەو بەرەکەتە چۆن ئینسان بەرەو ڕووی بێتەوە. وەڵا سەرەتا لای مامۆسایەکی بەڕێز دەست بکات بە خوێندنی تەجوید بۆ ئەوی کە قورئانەکەی باشتر بێت. طبعاً جوان ئەداکردنی قورئانەکە لە پێش سەڵت خۆشیەکەوە لە پێش ئەوەیە کە تۆ دەرکەویت و بڵێ من بم بە قورئان خوێنیان بە بانگ بێژ لای مامۆسایەکی بەڕێز فێری تەجویدەکە بێت و پاشان ئەوکو عەرز دەکرد ئەگە حەزی لێ بێ مەقامات خولی مەقاماتمان هەیە ئەتوانێت فێری ئاوازەکانی قورئانی پیرۆز بێ ئەگەر سەوتی خۆش نەبێت ئەگەر سەوتیشی خۆش بێ و بەهرەیەکی ئەڵڵا پێی بەخشیوە خی گەورە سەلامەتیان کە خوا. کاکە دانەر تۆ ئیشاڵڵا لەگەڵمانان بمێنەرەوە ماندوومە بە ئیشاڵڵا لەگەڵمانە. کاک شێخ حەزەکەم سەرێک لە شێفەکە بم دواتر تۆشی لەگەڵما ئەی جەناب بۆ زۆر دوور نییە زۆر باشە مەبەستمەوە بوو دوایی تۆ بابەتێکمان پێشکەش کرد ئینشاڵڵا بزانین ئەمڕۆ چت پێ باشە بۆیە وتم منە سەرێک لە شێفەکە دەموتم بۆی تا ئەمەوە تۆ جەناب خۆ حەز بکەیت باشە ئێستا قەناعەتت کرد قسەکەی تۆ ماقوڵ بوو باش باش. شێف دیار سەلام عەلەیکوم. تەمان تۆ قەت لەگەڵا ناکەم لەبەرەوەی تۆ دەستکەش لە دەستایە و خواردن دروستەکەیت ماندوو نەبێ زۆر خۆشحاڵین کە ئەم ڕۆژ لەگەڵمانای تامان هەر جارێک لێەوە تۆ ئەبینین ئێمە ینی بەڕاستی ینی زۆق و شۆخێکمان خی گەورە مەفەقان کایخوا. شێف دیار ئەمڕۆ چیمان بۆکەی؟ ئەمڕۆ ماسیمانەیە ماسی
ماسی بە برنجی سوور بە برنجی شوید و پاقلە ماسی شلێکی وەکسو بڵێ پەڵپینەم لێناوە سایکەم ئێستا پەڵپینێ خۆمان من پێم خۆشە کەرەستەکان بە بینەران ئاشنا بکەی بۆی گلەیمان لێ نەکەن بزانین ڕاستە ئەوەی کە بۆ زەڵاتەیە بڵێ ئەمە بۆ زەڵاتەیە ئەوەی تریشی پەڵپینێ سەر لە بازار نییە دەست ناکەێ زۆر بەس ئەمە پەڵپینی ماڵی خۆمان هێنا زۆر باش جەمی دێ زۆر باش ئەیتر ئەوە دوای زەڵاتێکی جوان دروستەکەین کە لەگەڵ ماسەکە بخورێت زۆر باشە چی و چێ زەڵاتەکە زەڵاتەکە کەلێرمی سوور و سپی تێکەڵەکرێت باش لەگەڵ ئەو نعنایە و هەناریشی تێکەین لەگەڵ چەند خەلێکە تێکەڵێکن خەل و سووس و ئەمانە بۆ بەکارێنی باشە تۆپەکەش ئەمڕۆ شەربەتی تایە شەربەتی مێژی تایە شەربەتی مێژی تیا زۆر باش تۆ بەکارێنێ بۆ کوشتن و بڕین بەڵام لای بەکارێنێ بۆ ڕۆژوان و بەتاکید بۆ شتێکی جوانە شتێکی جوانە ئەمان چی ئەم سووسە ئەوە تایبەت گرتمەوە بۆ ماسیەکە بۆ ماسیەکە بەڵێ ئەوە بە ڕووبە هەنار و ئەویان چی و چییە ئەوان ئێستا پێتەڵم ئەویان ڕۆزماریۆ لەگەڵ چینەوە سیری هاڕاو بیبەری شیرین بیبەری تون لەگەڵ نعنایە زۆر نعناشی تایە وتت چی تریش دروستەکەین پەڵپینە پەڵپینە و برنج بە پاقلە زۆر باشە ئیشەڵا ئێمە ناوەسەر لێ دەینەوە تۆ دەستکە بە ئیشەکانی خۆت و ئینشاءڵا مەفەرق بەڵە خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامی ئینشاءڵا کاک شێخ بەڵێ کاک چیمان بۆ باسەکەی ئینشاءڵا کەمە پێچوو لای شێخەکە کەمم پێچوو ئاخر وتم با بگەڕێمەوە بۆ لای کاک شێخیش باشە بەخێر توێخوا وڵا کاک پەیوەندیان حەزەکەم هەندێک جار ئێمە کۆمەڵ ڕێنمایی جوانمان هەیە بۆ خێزانەکان چکە ئەوەندەی لە مانگی ڕەمەزانە خێزان کۆ بێتەوە لە دەوری تەلەڤیزیۆنەکان کەمتر لە کاتی ترا ئێستش فرسەتەکە زۆر لەبارە ئێمە کاتژمێر چوارە ینی تقریبا خێزان لە ماڵەوە وردەوردەیتر کۆ بنەوە لە ماڵەوە اینجا ئافرەتان توان گوێمان لێ بگرن ئێمە چۆن قیمەتی ئەم خێزانە گەورەیە بزانین کە لە ماڵە هەیە کچ و کوڕ و باوک و دایکە مامۆسای بەڕێز کە ئاماژەی بۆ کرد کە دایک و باوکی ئەویان فێری قورئان کردو فێری ئەم ناجە جوانە کردووە دەی یەکەم خێزانی ئادەم و حەوا بوو کە دروست بوو خۆی گەورە ئەیتوانی 10,000 ئینسان بە یەکەوە دروست بکات 10,000 ئادەم و حەوا و لە هەر یەکەیان کۆمەڵی وەچە دروست بێ بۆ چی لە یەک خێزان یعنی سەرەتا لە یەک خێزان ئەمە حکمەتی حتمەن هەیە حکمەتی زۆر گەوری تایەکە فێری ئەوە بین کە ژیان ئەبێ بە موئەسسەی دەست پێ بکات کە یەک خێزانە کە یەک ماڵە لەبەرەوە لە قورئانیشا زۆر بە گرنگی باسی خێزان کراوە لە سێ شوێنە مەسەلەی عەقدی زەواجە ئەگەر سیر بکەین دەوڵەتەکان وشەی میساق بەکارێنن هەتا بۆ قەناعەت بە خەڵک بکەن کە ئەم ڕەبتەی ئێمە دروستمان کردووە ئەم چۆن ئەڵێت پەیوەندیەک کە لەگەڵ فلان وڵاتە بەستومانە هەروە شتێکی هاکەزایی نیە شتێکی بەسیط نییە بەڵکو میثاقە لە قورئانە سێ جار میثاق غەلیظ هاتووە سێ جار هاتووە کە یەکێکیان بۆ پێغەمبەرانەکە فەرمێ وەئەخەذنا منکم میثاقا غەلیظا دووهەمیان بۆ بەنی ئیسرائیلە کە ئێوە مەسئولن لە چاکردنی سەرزەوی لە سەردەمی خۆتانە لەو سەردەمەی کە خوا ئەو ئەمانەتەی پیابوون وەئەخەذنا منکم بە هەمان شێوە میثاقا غەلیظا سێهەم شوێن باسی زەواج و باسی خێزانە لەبەرەوە بەڕاستی یعنی مەسەلەی خێزان زۆر گرنگە ئەی باشە ئێمە سەیری حەج بۆ نەکەین یعنی هەرچی مەڕاستیمی حەج هەیە ئێمە لە حەجەکە دروستە بێت ئێستا سەفا و مەڕوا ئەساسەکەی گەڕێتەوە بۆ دایکێک کە هاجرە خاتوونە لەگەڵ مناڵەکەیە سەفا و مەڕوا ئەو شیعارە گەورەیە کە هەموو موسڵمانان پیادەیەکەن بەهۆی ئەوە بۆ کە ئەو حەوجار ڕای کردو و هاتووە تا ئاوێکی دەست بکەوێت خۆی گەورە لە عەرشی عەظیم خۆی گەورە لە ئاسمانەکان مەلائیکە لە ئاسمانەکان لە عالەمی غەیبە ئاگداریەوەن کە ئەم ئافرەتە چەند بەپەرۆشە بۆ مناڵەکەی گویان لە گریانی مناڵەکەی بۆیە حەزرەتی جوبرەئیلدا ئاوازێت کە زەمزەم دروستە بێ ینی هەرچی تۆ مەڕاسیمی حەج هەیە حتا بینای کەعبە کە دروست کراوە کێ دروستی کردەوە باوکو کوڕی دروستیەکە بیناکە دروستەکەنەوە جارێک تر هەڵێستێنەوە کە حەزرەتی ئیبراهیم لەگەڵ حەزرەتی ئیسماعیلە لەبەرەوە ڕەبەنا کە دوعای شەکات حەزرەتی إبراهيم فرمشي ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تشيكا أم دلي خلق الراب كيش لبو شي بو أمشيونا يعني همو أويك خلق يستاء شي بو حج بهوي دعاء حضرتي إبراهيم كوال لخيزانكي وكوبيتوا لو شوينيك أو دروسي كدو لبرو قيمة خيزان كاريگري خيزان زور قوريا و
ئێمە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی زۆر گرنگە کە خێزانەکان جارێتر تەلاحم بەیەکەوە بکەن بەیەکەوە بژین بەیەکەوە چۆن نان خواردنەکانمان بەیەکەوە قورئان خوێندنمان چەند گرنگە بەیەکەوە بێ چەند گرنگە زیکر و تاعاتمان بەیەکەوە بێ مادەم مانگی قورئانە ئەم مانگە ئێمە ئەمڕۆ تەورەکەمان لەسەر باسی قورئانە ماوەسە پەیوەند ڕاست یعنی گرنگی قورئان لەم مانگەیە چۆن لە خێزانە ئەم گرنگیە دەربکەوێت چۆن بتوانین یعنی ئەگەر وەکو مامۆسای بەڕێز چۆن دەستی کردو بە قورئان مناڵەکەمان هان بینەها ئەم مامۆسا گەنجە چۆن ئێستا ماشاءالله قراءەتێکی جوانە خوێنێ چۆن حفظی قورئانی هەیە چۆن تەفسیری قورئان ئەزانێ فلان مامۆسا فلان کەس چۆن فێری ئەوە بووە کە داواکە بۆ بانگەوازی ئیسلام هەمووی ئەمە لە دەوری قورئانە دیبا لەم مانگام تەشجیعاتە بۆ مناڵەکانمان دروست بکەین حتا باش وایە ئەگەر ئێمە بمانەوێت مناڵەکانمان هان بین لەسەر فێربوونی قورئان لەسەرەوەی کە نوێژەکانیان جوان بکەن هەدیەکانمان بخینە مانگی ڕەمەزان بۆی ئەو جوانیە لە مانگی ڕەمەزانە ببیرن یعنی ئەو شتانی کە بۆچی خەڵک ئەچێ لەسەری ساڵی زاینیا بڵین بابەنەوەی هەدیە بەخشێت بە خەڵک ئەی بۆ ئێمە لە مانگی ڕەمەزانە ئەم هەدیانە نەبەخشین بە منداڵەکانمان لە تەراویحا چەند جوانە ئێستا ماوەسە پەیوەند لە مزگەوتەکانە ماوەسا باسی مزگەوتەکەی خۆیانی کرد کە ماوەسا فەرموویەتی وەرە بانگ بڵێ بانگ بفەرموو چەند جوانە ماوەسایەک لە مزگەوتەکەی بڵێ ئەم شەو خەڵاتی کۆمەڵە مناڵەکەین کە زۆر عاقڵن لە مزگەوتە هەر خەڵاتی جوان یعنی کۆمەڵی دەوڵەمە با کۆمەڵی خەڵات بکرێت لە مزگەوتەکانە کە تەوزیعەکەن بەسەر مناڵەکانە اینجا چەند جوانە کۆمەڵی مناڵ بنن ئەم ساڵ قورئانیان لەبەر کردووە ئەم ساڵ چ مناڵێ زۆرترین قورئانی خوێندووە پێمان بڵێت دەورێکی ئاوا بکرێتەوە لە مزگەوتەکانە چەند کەس جوزی عامەی چەند جار خوێندووە جوزی عامەکیە ختمی کردووە دەیبا ئەمانە خەڵات بکرێن کەواتە ئێمە لەم مانگە ئەتوانین بەڕاستی خێزانەکان لە دەوری قورئان کۆکەینەوە هەمومان لە دەوری قورئان کۆبینەوە و پەیوەستیمان بە قورئانەوە زیاد بکات انشاءالله خۆی گەورە پاداشت باتەوە وتەکانت ماشەڵڵا وتەی زێڕین بوون مامۆستا دانەر دێنەوە بۆ لای جەنابەت عەشەرەیەکی ترمان پێشکەشکە با دڵمان ئارام بێتەوە بە تیلاوەیەکی جیاواز ئەمە قێڕای عێراقی بوو ئەمەمان میسری بێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا
يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم. إخوة بلاش بهاتوكاك ما شاء الله. مامۆستای خۆشەویست مامۆستا ئەحمەدی شەریعە میوانمانە بە پێشواسی لێ بکەکەش مامۆستا گیان فەرموو. عليكم السلام ورحمة الله مامۆستا گیان. مامۆستا گیان بەخێر بێ. بەخێر بێ مامۆستا گیان. سەرچاوم سەرسەرم ئەگەر بچینە ئێرە مامۆستا. السلام عليكم. هەر جەنابەت مامۆستا گیان فەرموو. بخير بيه مامۆستا گیان. یا خوا بەخێر بێت. بەخێر بێ یا خوا. بەخێر بێ یا خوا. تەندروستی باشە شکر مامۆستا. یا خوا بەخێر بێ. مامۆستا تەوەری ئەمڕۆمان لەسەر گەورەی مانجی ڕەمەزان و بە تایبەتی دابەزینی قورئانی پیرۆزە. حەزمان کرد لە سەرەتایە جەنابە داوا چیت هەیە لە سەبارەت بەوە پێشکەشمانی کەی دوای ئەمە چەند پرسیارێکیش ئاڕاستاکەین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. قرآني بيروز هر أوندا بس كلامي خواي جوري وتشيريني خواي جوري وبرنامجهم بونورا و لقال أول شاكا خواي جوري همو أشواناني رزدناون كقرآني تيايا خواهی گەورە لە قورئانی پیرۆزدا تەنها لەو دوان زەمانگە بەس ناوی ڕەمەزانیانەوە لەبەرەوەی ڕەمەزان قورئانی تیادا بزیوە وەکو ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ڕەمەزان لە چاو یانزە براکەیە لە چاو یانزە مانگەکەی کەیە وەکو یوسف وایە لە چاو یانزە براکەیە ئەبینی لە قورئانە بەس ناوی یوسف هاتووە لەو یانزە براکەی هیچ ناویان نهاتووە لە دوان زەمانگەکەش تەنها ناوی ڕەمەزان هاتووە ئەبینی چیرۆکی یوسف ئەحسن القەسەسە چیرۆکی ڕەمەزانیش باشترین قەسەسە ئەبینی یوسف لە هەموو براکانی خۆش بوو دوای ئەو هەموو تاوان و خراپەیە مانگی ڕەمەزانیش مانگی لێ خۆشبوونە دوای ئەوەی کە ئینسان لە یانزە مانگە گوناحەکە لە یانزە مانگە خراپەکە ناشەرعیەکە شتێکەکە کە خوای گەورە پێی ڕازی نییە زۆر جار و
چۆن یوسف بووە خێر و بەرەکەت بۆ فەقیر و هەژار و نەدارەکانی میسر ڕەمەزانی جەبێتە خێر و خۆشی و بەرەکەت بۆ مسلمانان و بۆ نەدارانی کە لە دەوڵەتی ئیسلامی ژاژین حتا ئەوانەی کە دەوڵەتی ژینە ناو مسلمانان ناژین زۆر جار سەرفترەی ڕەمەزان خێر و خێراتی ڕەمەزان گەیشتە دەستی گاور و جوولەکە و هەموو ئەوانەی کە لەناو دەوڵەتی ئیسلامی لەناو مسلمانان دەژیاون بۆیە ڕەمەزان ئەو مانگە گەورەیە کە قورئانی تیاتۆتە خوارەوە ڕەمەزان هەر مانگێک وەکو مانگەکانی کە پێشتر بس خوای گەورە فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن مانگی ڕەمەزان زانی کام مانگەیە و مانگی کە قورئانی تیاتۆتە خوارەوە کە قورئانی پیرۆز تیاتۆتە خوارە کە قورئانی پیرۆز فرمودەی خوای گەورەیە دوای ئەوە خوای گەورە لە لەوح المەحفوظ دایناوە دوای ئەوە جوبریل هێناوێتی گەورەی فریشتەکان دوای ئەوە داوێتی بە گەورەی مرۆڤەکان کە پێغەمبەرە صلى الله عليه وسلم سيد ولد آدم ودواي أو لجولتين مانجا كمانجا رمضان لجولتين الشوا كشوي ليلة القدر حتى أوانيك يا إخوانه خيركم من تعلم القرآن وعلمه أهل القرآن أهل الله وخاصته لفرمودي بيغمراته أنك دائما هاو دمي قرآن هاوري قرآن أو أنا خلقك تايبتي وهالبجادي خواي جوران وخواي جوران هالبجادن بوخوي و قرآنی پیرۆز لە هەر مەجلیسێکا لە هەر شوێنێکا لە هەر کۆڕ و مناسبەتێکا بخوێندرێ پڕ ئەبێ لە خێر و بەرەکەت و خوای گەورە لە وای بڕیارداوە تەنها بە دوو عیبادەت ئینسان بۆنی خۆشەوێ لە خەلوف فەمی الصائم أطيب عند الله من ريح المسك بۆنی دەمی ڕۆژوان ئەو کاتێک کە بۆنی دەمی ناخۆشەوێ لە نیوەڕۆ بەدواوە لە لای خوای گەورە خۆشترە لە بۆنی میسک ئەی قورئان خوێن پیغمبری خدا صلی الله علیه و سلم فرميه مثل المؤمن الذي يقرأ القرآن كمثل الأترجة طعمها طيب وريحها طيب أو كسيك القرآن خوينه أجر إيمان دار بيوكو أترجة وياك جورك لترنج وجورك لبرتقال برين جورتها فرميه بوني خوش وتامشي خوش لقال أو مهمك حديث قال آخرها فرميه تنالد أو مسلمان أو منافق كقرآن خوينه منافق برايب إخوانيه براي بيغمرني براي بقرآنية بس كقرآن خوينه بيغمري خاص صلى الله عليه وسلم أي شربوني خوشة بلان بوكو تي أكو ريحانة بونكي خوشة بس تامكي طالة هذا بلو قرآن خواي جوري القرآن وكذلك أوحينا إليك روحا من أمرنا روحي أبونا وراء وأبونا وراء وأم مستمعكم أرجعنا بقرآن لكن لا شيء مردويك كبوجنك كرم لي أرزه برا بيل دزي ودروزني وخرابكاري وخيانته أو هم خيانتك يبيني لبيني دايكو كرة لبيني كروكشا لبيني جنوميردا لبيني باوكو كروكشا لبيني كريار فروشيارا لبيني ساحب مالو كريتشيا لبيني همو خلقك همو أو خيانتها قرأتو بويك أو روحها لأنه خلقيا نماو أو روحها إشي بينكرا لأنه خلقيا أو روحها خواي جورا بالروح وبنور نايبردو القرآن بالشفاء نايبردو وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين بهدايات نايبردو ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين أجر أو نما أو هدايتنا منك هدايتك نما ديار أو كاتا جي هدايته جي روناكي شي جي يقلتو تاريخ جي يقلتو خرابة كاريو خيانته بدبختيو شار رشيبو همو أو خلقانيك تاك كان جقلته تاك كان جقلته زوجته قدمين لكاتك كقرآن نازل بو وقت إخوة قرآن نازل كات إخوانه لما نجي رمضان ما نجي رمضان شيطاني تيانا ماوا جا قرآن هاتوا يعني مباركية كبراسي لما نجي رمضان كيما شيطان لما ندور كوتو توجه قرآن بهمو جواني وبهمو تعظي خوي دا بزيت وسر من جاركتر جا كواتا إيما لما نجي رمضان تيجيشتن من القرآن وحتى بركات القرآن زياتر لا كاتكاني ترشونك الشيطان دسي لما نقبراوه دسي لي براوه تادسكاري وكاك إيما جوان القرآن تينا كين ياخذ قرآن زور خوي بو إيما نكاته ويا تيجيشتن من القرآن وكو بيويس نبيت باش ما مساجر ببورم بو منش برسالة بكم بابزانين تايبد مندي مانجا رمضان يا قوري مانجا رمضان بيوست بو ك قرآنی تهاتو تخوارو بويا قوري بويا بيروزا ياخد بويا قورو بيروزا لبروي كعبادتي شي قوري تاكره. ماله خواي قورا باس يدو كانكات. ماله فرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن
مانگی ڕەمەزان ئەو مانگەیەکی خی گەورە وەسفەیە کە قورئانی تیاتۆ دەخوار لە ئاەتی تریژە باسی ئەو کاکە فەرمێ لە مانگی ڕەمەزانە ڕۆژوو فەرز بووە بەڵام لەوە پێش ڕۆژوو هەبووە لە پێش ئیسلامە لو بيش يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون يعني الرجل السنة أوان بيش فرض بس كيف بمانجي رمضان كأوكاتي قرآن تياتو تخوان أوكاتي قرآن تياتو تخوان بمانجي رمضان رجو هبوا بس أو مانجي رمضان بو جوريا نبوا لو بيش لاتو مانجوا جورا بوا أو بلو باي ورقتوا ك لفرمودي صحيحاتوا سيفر مدكر أرسل كان أبو هريرة جارته فرمي إذا جاء رمضان فتحت أبواب الجنة أجر مانج رمضان هاد حمود درجة خوشيك بيش درجة كاني باشت ولا رواية ترينا فرمي فتحت أبواب الرحمة حمود درجة كاني رحمة ذكرنا للروايات كتير فرمودي كتير أنا كان أبو هريرة جارته يتشي ترج لزانا كان جارت لأصحابه كان جارته لهولاني بيغمر رضي الله عنه فرمي فتحت أبواب السماء همود درجة كاني أسمانك لأنه كي لقال يكم إيوانك كتيان بو بيان رمضان وبيغمبري إخوان فرمودي صحيحة باس صلى الله عليه وسلم فرميتي إذا كان أول ليلة من رمضان فتحت أبواب السماء همود درجة كاني أسمانك لأنه فتحت أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين همو بوي حتى زانا كان ناوي يوم الاعتقالات يا كم روج كبوباني برمضان او شو اعتقالات دس بيها قرتن دس بيها هرتي شيطان هرتي مرضي شياطين دزجينا كذا كوتو زنجينا كذا دستقاتيان لا فرمودي صحي بيغمراته وبتشان رواياته بتشان شواته كافرمي هل بتاعتي فرمودان كافرمي اجل يا كم شيء رمضان هات بيشو هل إوارة خلق مان جام بيني تيانت البيان رمضان صار رمضان ناتوا سقر الرجوع نقتوا فرمي فتحت أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين فرمي حمود درجة كان للرواية ترى فرمي حمود درجة كان جهنم داخله ناكرينه فلم يفتح منها باب إلى آخر رمضان حمود درجة كان داخلين يدوسق يقدر كان ناكرينه تا آخر رجل رمضان حمود درجة كان بهش ناكرينه يقدر كان دا ناكرينه تا آخر رجل رمضان همو كوتو زنجيرة كده دستقاتي شيطان كان وروجي قلتنو راوناني شيطان كان وكوتو زنجير كنيان يكم شيء رمضان باش ما مسا قرآني تياتو بوبنا ما مسا يصير نجيب بينيرك برسال قبل قرآن كاتو تخوارو بو بيغمبر صلى الله عليه وسلم زات اللي بيصلي بيتشوا بەڵام بۆ ئێمە چۆن ئەڵێن لە مانجی ڕەمەزانە دابەزیوە لە کاتێکا یەک مانگە ینی ئەم دابەزینە پەیوەندی بە چیوە هەیە کە ماڵێن لە مانجی دابەزینی قورئانە مەبەسمان چییە چونکە قورئان معلومی جەنابتە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خوار و زیاتر لە 20 ساڵیشی پێچووە بەڵێ مەبەست چێکە 20 ساڵی پێچوانی ینی هاتۆتە خوارەوە بە پێغەمبەر مەرحەلە بە مەرحەلە بەڵام ئێمە ئاڵێن مانجی سەرەتای هاتنی قورئان چونکە یەکەم جار إنا أنزلناه في ليلة مباركة خواهي قال أو شوشي مبارك دوك قرآن تياتو تخوارو لو شوايا يكم جار ويكم كوبلي قرآن هاتو تخوارو كبينز آيات لسنتين سورة علقه انزاليو دسي بيكدوه لو كاتيك دسي كدوه ناردني قرآن بو بيغمبر صلى الله عليه وسلم أو كاتي سنتين كاتب بيروزايا كسنتين ماجي رمضان بو ليو دسي بيكدوه هل إشي خير سنتاكي زور مهمة كدسي بيكي سرتاي إشي خير زور مهمة كدسي بيكي بو سرتاي هاتني قرآن كخواي جوري تواني مش بيجار بنيري بلان بوين أردتي بو ليثبت به فؤادك ورتلناه ترتيلا بويك دلي بيغمبري صلى الله عليه وسلم بيدا مزيو وان لبركري وخواي جوري با شاكي فيري خير نوكام لبرو كارند رمضان هاتوا لرمضان يكم بشي قرآن ويكم كوبلي آيات كان كبينج آياتون لسرتاي سورة علقة أو بينج آياتون أخوارو زاليو دسي بيكدو زياتر خلق بعام بقشتي كخونوارا حزك على القرآن تيبكات ليش كمال الكردية تفسير من هي تفسير كان كرتن بس أقربية بيت لا زورتر للقرآن حالي به لأسباب نزولي كان تيبكات لناسخ ومنسوخ تيبكات لا حتى تفسير لغوي تيبكات تفسير جواز كان كبو قرآن هي تفسير ابن كثير هي تفسير قرطبي من هي شون بتواني ما وصل استفادة لم تفسيرنا بكات يعني
ئایا تەفسیرەکان ئاوی دڵی هەموو کەسێکەیە کە بخوێنێتەوە ئیسفادی لێ بکات. ئەوەی کە تۆ فەرمی بۆ خەڵقی خوێنەوارە ئێمە گەبرێن میلەتی کورد هەمووی میلەتی کورد بەعزەکە سەر پێویستی بۆنێ کە چەند ئاەتێک ئەزانە بخوێنێتەوە یان چەند سوڕەتێک ئەوەی کە زیاتر ئەوانەی کە خوێنەواریان ئەندازەیە باشە لە تەفسیرە کوردیەکان تێگەن تەفسیرە کوردیەکان ئەوەی کە لە توانای خوێنەواری خۆیانە قازانجی لێگەن ئەوەش کە خوێنەواریان زیاترە هەر چۆن لە کوردیەکە تێگەن ئاواش لە عەرەبیەکە تێگەن و الحەمدولله ئێستا زۆریش لەو تەفسیرانە کراون بە کوردی و بەردەوامیش ئەکرێن بە کوردی وای لێکرێت کە ئاسامکردن بەڵام ئەندازەیەکیان هەر عیلمین و زانستین هەر خەڵقێک تیانەگا کە زانستپەروەر بێ و تایبەتی بە دوای عیلما بگەڕێ و فێرخواز بێ و کۆڵەیان زانا بێ بۆ خۆی لەبەر ئەوانە لێ تێگەن لە عەرەبیەکە شەر تێگەن و بشکرێ بە کوردیە لێ تێگەن نەشکرێ بە کوردیە لێ تێگەن بەڵام بۆ عامەی خەڵقی ئەو تەفسیرانەی کە دانراون شتێکی زۆر باشن و تەفسیرێکی زۆر جوان و بەکەرکی ئەوە دەکە عامەی خەڵقی ئەندازێکی باش لە تەفسیری قورئان فێر بێ لەڕێی ئەو تەفسیرانە. مامۆستا گوێ لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە دەنجی کە دانەرەگرین ئەگەر بە تەرتیل ئەم جاران بۆ مام خوێنی سوپاسە دەکەین. مامۆستا باسی تەرتیلی کرد کە قورئان بە شێوەی تەرتیلە. أعوذ بالله من الشيطان الرجيم فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين مامۆستا لەم مانگەیە چۆن قورئان دابەزی و ئەوەش خەڵک باش لە ئاکاتەوە بەلای قورئان خوێندن و دەورەکردنەوەی قورئان و فێربوونی قورئان ینی مسلمان یاخود ئیماندار یاخود ئەوەی کە پێکوتێ ڕۆژوان چۆن ئیسفادە لەوە بکە وەکو عیبادەتێکیش ئەمە بکە شێوە سەحیحەکەی چۆنە ینی چۆن مامەڵەی لەگەڵا بکە. باشترین شت ئەوەیە کە بەنسبە قورئانی پیرۆزەوە کە لای مامۆستا بخوێندێت چونکە پێغەمبەری خوا خۆشی لای مامۆستا خوێنێتی و ئێستا ئیجازەی قورئان خوێندن یان شتێکی زۆر سەیرە کە ئینسان لێ وەربێتەوە هەموو ئیجازەکانە چێت سەر عالمێک چێت سەر تابعینێ سەر ئەسحابێک مثلا لە علومی حەدیث علومی قورئان مثلا علمەکانی کە بەڵام ئیجازەی قیراءەتی قورئان جوان خوێندنەوەی قورئان ئەچێتە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەویشەوە ناوەسێ ئەچێتە سەر جوبرائیل لەویشەوە ناوەسێ سەر خوای گەورە ئەو کەسێک کە ئیجازە وەرەگرێ لە ئەم سەری ناوی خۆیەتی ئەو سەری ناوی خوای گەورەیە لەبەرەوە قورئانی پیرۆز باشترین شت ئەوەی کە لای مامۆستا بخوێندرێ چونکە هەر کەسێک لای مامۆستا نەیخوێنێ ئیلا غەڵەت و کەموکوڕی هەر ئەمێنێ بۆی کە باش بیزانێ لای مامۆستا بیخوێنێ حرف بە حرف سەیری دەمی مامۆستاکەکە و مامۆستاکە سەیری دەمی ئەو کابووی ڕاستکاتەوە بۆوە چونکە ئینسان تا ڕاستتر بیخوێنێ خێری زیاترە و من لەوە چێ بە چاوی خۆشم بیریمێتم کە مامۆستا هەبووە لەبەر چاومە قورئانی خوێن و بەسەر نەخۆشە کە باش زانیوێتی نەخۆشەکە لەشی سووک بووە و بینیشمە لە هەمان کاتار خۆم بینیمە کە باشی نەزانیوە
هەڵەشتی زۆر تیابووە نەخۆشەکە هیچ پێ لەشی سوگ نەبووە هەردووکیانم بۆ خۆم بینیوە لەبەرەوە ئینسان باشترین شتەوەی کە فێری قورئان بێ بە چاکی بخوێنێ و وەکو جندوب بە فەرمێ جندوبێکی لە ئەسحابەکانە فەرمێ من لە سەردەمی پێغەمبەرە لە پێشە ئیمانمان وەرەگرت اینجا قورئان يعني ئەو کەسە ئیمان وەرگێ ناکرێت ئیجازەی قورئان خوێنیە بێ نوێژ نەکە ئیجازەی قورئان خوێنیە بێ نەچێ بۆ جەماعەت ئیجازەی قورئان خوێنیە بێ ڕۆژوو نەگرێ ئیجازەی قورئان خوێنیە بێ هەرس و کەوت و ئەخلاقی لە ڕۆژەوان نەچێ لە قورئان خوێن نەچێ وەکو جابیرە فەرمێ ڕەزای خوای لێ بێ فەرمێ ئەو کەسێک کە قورئان نەخوێنێ بێ زۆری فەرق هەیە لەگەڵ ئەوانەی کە قورئان ناخوێنن لە هەرس و کەوتیا لە ڕۆیشتنیا لە دانیشتنیا لە قسەکردنیا لە گوێگرتنیا لە هەموو حرکات و سەکەناتێکە چونکە بە قورئان ئینسان بەرزە بێتەوە إنسان بقرآن برز بيت الدنيا ودوار رجع نقل الدنيا وتلا فرمودي بيغمرات وفرميت صلى الله عليه وسلم خواي يقول باقي قارئ القرآن كان لقيامته فرمي اقرأ وارتقي فرمي بخوانه وبرز برو ورتل كما كنت ترتل في الدنيا أو ترتيل بخوانه بهواشي لصرخو همو حرفك حقي خوي بيتي همو آياتك همو راوستانو روشنك حقي خوي بيتي بوش شوية الدنيا تخوان ليرج أو بخوانه لبرد بخوما لبردم خواي جورا انجا فرمل همو آياتكش بليك برزي كانوا بليك برز بيتوا حتى آخر آيات بويا كسا جابو بيان دا قلنا بغي كوري جعد بيغمبري خواي جويلي بو كابرا قصية كرت كابرا وصفي خواني كرت مسلمان ودير أصحابي بيغمبر ويفرمو بلغنا السماء مجدنا والثماء بلغنا السماء مجدنا وثناءنا وإنا لنرجو فوق ذلك مظهرا تي اما بتمام بتشينا اسمانو ليشو بتمام برن برجوتل بيغمبري خوا فرموي الى اين يا ابا ليلى فرمي بوش اي ابا ليلى فرمي الى جنة الله يا رسول الله فرمي بتمام ليش سينا سرو برن بابا هاشتي خوا بوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لا شوي اسراء معراج كاتو جرا فرموي من جمله دنجي قران وكريكي جنج لبهشتا قران يخن تيان شيبو فرمي حارثي كوري نعمامو لفرمودي صحيحاته ولا فرمودي صحيحاته كلا صحيح جامع الصغيره فرمي كوريكي جنجبو نهي معاويه كوري معاويه بو هات مجرد بن كان مزقوتي بيغمرها قران يا اخوان كل قران اخوان كبي تعقد ونيج يكرت كلو بيتعقد والذكر يكرت كلو بيتعقد القران يا اخوان فرميتا الرجل كان بيغمري خوات شو دروي مدينه كتشو دروي مدينه لا خيمه كي هات دروا بيدنگ بو كب وكتان لي قرن بيغمري خوا وحي بواتوه دواي او بيغمري خوا هستا او فرمي هلمو فرمي خرابرنا دروا تيان شي فرمي كره جنجكتان ببيرده بيرتان ديتو كره جنجكا كقران يخن لمزغوتك من بن بايا كان معاويه تيان بله زوريان تيان بير ما ديتو او كره دائما كوتري مزغود ولا مزغود بيغمري خوا فرمي او جبرائيل هاتو ولام خبري مردني او كره ويناهم ما شاء الله وافرمي بيعمل بابين نذر وانا من دو صف ملائكه لقلا ولا رواياتك شافني الصفك افرد دو صف ملائكه لقلا هاتوين هموما لدواي تون يجي غايبي لسركين لستر مكي اصحابك فرمي اي بيغمري خو مر زكاني امن الرزي اصحابتنا فرمي هالرزي كان هالصفي كان 7000 ملائكه يعني صوت 6000 ملائكه هاتون لقل جبرائيل لقل بيغمروا اصحابه يشكل لستر مي كذا بعض الروايات أنا باسيك عليه عمري 15 و 16 سال ما شاء الله بوي بركتي أو قرآنك خويندتي لمزجوت أبويا براسي بإنسان زوزو جرجي بيبا بفيربوني وبخويندني ولا خويندني ما عندنا به وهو اللي جبان دازيك اللي تبقى أبويك اللي بيتعاقدنا به. ما وصلت يعني ملا أمانك مباركات شون قرآن بخوين 7 عام بقشتي يعني كان جزء بخوينين كان خلقي برسياري واكن كان خيرانك كقرآن خوين لما نجا قرآن خويندن يكما بيبا الشيويك بك التأكل بدنجي كخوش بخوينه وتأكل به همو حق كان خوي باتي وكيزانه حقي تجويدي برين نابه بلا بخوينه بس دو ما مسبب بدنج ولا نوع مالا بخويني باشتري ابا بدنجي بدنج شني دنجي برس دنجي خوش شلون دنجي خوش او كذا هم كز دنجي خوش نيه بس عندك دنجي خوش چونكه پیغمبري خو صلى الله عليه وسلم فرمي خواي جوره بوهيش تك پیغمبرك خوي وانا اذننا او انك يتغنى بالقران قران بدنجي خوش بخينه بدنجي خوش بخينه وهي منه لسرخو بخينه حق كان باتي حق التجويد كان دريش كدنوا كرد كدنوا
مثلا أو حارة التجويدياني كهل القرآن هم حارة كان أو كإيزانه بريكو بيكي بيخوين عمدان بعمدان بأنقص بجيان نيره بس أنا تينا بري أو باشتين جوري قرآن خينا بوش كزور خينا كبخينا يعني تسندي لتوانا بونه بخينا هتسندي كي لتوانا بس بوش وريكو بيكي بيخوينه خلقي واهيك اتواني لروجا بانزج جزء القران خينا وكو جردراوت ولا زمان يزولو تي اسا شبيه هي كمتر هي زياتر عبد الله يكون عمر فرمي شو خدمتي بيغمرتم اي بيغمر اخوا بحورش ختم القران كم فرمي بلاتم بشوار روشتم بس هاي نام تاع سير روش مالا دعاي بيغمر اخوا فرمي سير روش باشا تم لوش زياتر توان فرمينا او ده باشا بويك انسان اندازه ك توانا به بس ما صحيح برا ما وش بهم كزنيه خلقي هيك توانيه بس سيرش ختمك يا بدرج يا مانجيكا ختمك ايوا هي ما مصا ختم هرب لبر خاطري وي بلين ختم كردو ختمك و كتيبه شو اعتيادي اوايكاتو او دخونتو ببي اوي يعني هول بات تدبوري تيابك يعني شيء روحي لي بكا يعني كم يعني اداء بتاشيد بلام او زورك مثلا بون من هروك واشتكي اسعي يعني نكو كشتي تايبت وكما كلامي خوي پروردگار وكما خيري قبري تايب خيري بونس او باجني ورتي للقران ترتيله خوي قبره فلان بالترتيل لا قيامتي جاء وكو باسم كفرمو دغ خوي قبره او عبد البان انا بيشو فرمي ورتل كما كنت ترتل في الدنيا هل بالترتيل بخينا شلون الدنيا بالترتيل غن ايوه كانك بس كانك خش كانك بحضر خينا مثلا بس بس خوي يقول فيه بالترتيل بهم خينا بلا بدهم خوي يقول بالترتيل خينا وانسان الدنيا شكي خينا بالترتيل لبدهم خوي يقول خينا بو خوي يقول خينا لبرو باشرين شيء اويك هواش بين جهتي دختم دو ختم كان رمضان بلان بشي واسكي هواش ولا سرخو بخينا شلون امام علي رحمتي خوي لي بالرزاق خوي لي بفرمي من اجر الشويت دور كعنوش كم قراني باسراء حتى بخنم بلا مباشره لويك يعني دور كعنوش يدريش باسراء قراني تي بخنم بلا مباشره لويك هتابع يعني شونيش كم خير خير بكم اوصل ملاحظيك لسر مزقوتكان جنابتان امام لمزقوتاو ولا زويشه قداري حالي مزقوتكان بتابتي لما يجي بيروزي رمضان مزقوت كتراويح خلق يبو تراويح بيريتيا گنجيتيا ژنيتيا مناڵیتیا هەموو جۆرێکیتیایە ئایا خوێندنی زۆری قورئان باشە لە تەراویحە یا کەم و ڕعایەتکردنی خەڵک بخۆی ئەوان باشترە گەر بە جەماعەت بێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ولا سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەراویح بە جەماعەت نەکراوە واتە بێن بە مزگەوت خەڵک پێغەمبەری خوا قورئانی زۆر خوێندووە بۆ خۆی خوێندووە مەگەر کەسێکی تایبەتی چی بێتە پایەوە ئێوە نەتان بیستۆ کە ئەسحابێ چۆتە تەنیشتەوە ئەڵێ ومزانی پێغەمبەری خوا نیوەی بەقەرا خوێنێ دوای هەموو بەقەرەی خوێن تو ئینشاءڵڵا هەر تواكو تعيبين شو صار آل عمران إن شاء الله كو تعيبين يعني بأصحابه به كلهم لدواي في غنبر لهم كسب تحمل ترمون لهم كسب شو دريش ترمون لهم كسب صبر ترمون أريد للضلي خوما وتم إن شاء الله كو تعيبين ده شو صار آل عمران تم إن شاء الله نيوي خونه أو يشتاو نيوي تواكو تم إن شاء الله هم يخونه يعني أما أصحابه وكواي كده بويا في غنبري خاص صلى الله عليه وسلم كابرا هاد ولا في غنبر شكاتي كله معاذ كوري جبل فرمي أي في غنبري خاتونا ده بيجنوجي من بوكا قرآن زور خونه هو لبعض الروايات القرآن كشي دي أريد فلان سورة خيانة سورة صدر جنية فرمي كابلاتي أنما قرآن بو خيانة ظلمة مهمة هم بيعتقد من بيغمري خوا فرمي أفتان أنت يا معاذ فرمي تو من ناردو خلقي تياب شوني خلقي بمريني يعني ناردو بيش نيجي بوكي دبرو باشتر ويا أجر بو خلقي به زور نخوان زي وكون يجي أو أرن يجكاني أجر خلقي تايبتي بون أو بكيف خوانا تو أن القرآن ختم كان هتشندي كتير خيانة بلا بوك بلي السنة بو شوية السنة نبوة لصدمي بيغمر أبو شوي نكراو ونج بيسراو لصدمي إمامي عمر إمامي أبو بكر إمام جورة كان إمامي علي إمامي عثمان لصدمي أنا ختمي قرآن كلابي لتراويح رمضان زۆر سپاس دەکەم مامۆستا خی گەورە پاداشت باتەوە هەم بۆ وتە زێڕینەکانت هەم بۆی کە وەڵامی پرسیارەکانیشت داینەوە بەڵێ خۆشەویستان ئەچینە ناوبڕێک ناوبڕێکی بازرگانیمان هەیە و پێویستە سوپاسی هەریەکە لە نەخۆشخانەی بەخشین و هەروەها زەیتی کاشۆش بکەین کە پشگیری بەرنامەکان کردو وەروە سپۆنسەری بەرنامەکەمان بوون. تا ناوبڕەکە ئامادە بێ یاخود با بڵین ئەو ڤیددیۆی کە هەیە ئامادە بێ حەزەکەم مامۆستا دانەر
ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژێت بەڵە بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵ بدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر، پورە حەفسەر ڕۆژانە شیر دەخواتەوە. جگەلەوەی زۆر حەزی لێیە بە کولێری گەرمەوە. پێویستی بە پێکاتەکەشێتی چونکە دەوڵەمەندە بە مادەکانزایی و ڤیتامینەکان کە زۆر پێویست و سوودبەخشن بۆ جەستەی. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی ئامڕەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا، فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە، دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا
لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵتدا دێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیان لە دڵی سروشدا. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین. بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن، بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین، لای ئێمە دڵنیاتری. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە خۆشەویستان، پێش ئەم فاسیلەیە باسی ئەوم کرد کە کاک مامۆستا دانەر دەنگێکی زۆر خۆشی هەیە بۆ بانک. پێمان خۆشە دەنگی ببیستین بانگێکمان بۆ بدا، بەڵام خۆشەویستان باش بزانم ئەم بانگە بانگی مەغریب نییە، واتە نەچەند ڕۆژۆکانتان بشکێنن. ئەم بانگە بەس بۆ ئەوەیە کە بزانن کە دەنگی کاکە دانەر تا چەند دەنگێکی حەزین و دەنگێکی خۆشە. تەمەناوەکەم کە دیسان لێتان تێک نەچێ بەم بانگە ڕۆژۆکانتان نەشکێنن، دوای گوناهی ئێوەش بێتە گەردنمان زۆر زۆری پێوە نییە ماشاءڵڵا. ئەم بانگە تقریبا ساعاتێک و 20 دقەیەکمان ماوە بۆ بانگ بۆ حازرکردنە بۆ بانگی دووەم. زۆر باشە، فەرموو کاکە دانەر. الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد
أشهد أشهد حي على الصلاة حي على حي على الفلاح حي على الله لا إله إلا الله ما شاء الله قبل خير بيتو خوا پاداش باتەوە کاتدانر خۆسەر کەوتوکە سپاس دەکەین ئێمە ئەمڕۆ جەنابەتمان ماندوو کرد خۆشحاڵ بووین کە گەنجێکی جوانی وەکو جەنابە دەبینین قورآن خوێنێکی باش بانگ بێژێکی باش لێرەشەوە دوعای انشاءالله سەلامەتی بۆ دایک و باوکت خوازین انشاءالله لەوەی کە تۆیان هانداوە بۆی کە ئەم ڕێبازە جوانە بگری خوای گەورە مۆفەق دکای یاخوا برام یاخوا تۆفیق باش قوربانجان یاخوا بەخێر بی سەرچاو بەخێر بکەین سەرچاو سەرسەرم بەقوربان کاکدانەر گیان یاخوا مۆفەق خۆسەر کەوتوکە یاخوا مۆفەق سەربەرز بیا حافظ قوربان خوا لەگەڵ بێ یاخوا بەڵە خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامین ئەچینە بەرگەیەکی دیکە بۆ ئەم بەرگەیە یاریزانێکی بەتوانە یاریزانێکی ماشەڵڵا پیاکەوتوو میوانی بەرنامەکەمان ناویش کاک زرنگ سالارە مامۆستا زرنگ فەر بوو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته خير بي أما ندري إن شاء الله ما مساجد خير جاتهم توقع كردن لقل ورز شوالش عزور عقال أخونا به عزيتي بيه الله يقول ما فقط بخير لقى زرابتنا إن شاء الله بخير بيه سر برزمن سلامة من إن شاء الله شواني قربان يا مهم يا شيخ فكاش بخير هتندك عكاك فكاش دراسي معنا عكاك ديوار ما ديوار دمك شلميني سلامة من هاك ديار إن شاء الله تعالى يا الله بخير بيدار سلامة إن شاء الله بخير بيخ قربان بخير بيخ جامن أزاني شيء ببورن وكو أو ما مصانع كخطبة كان نفسن من جباب سمينا كم بين ببورن باب أو صيام بخير بيخ سلامة بيك يا شيخ باش قربان يا أخو سلامة بيك يا أخو بخير إن شاء الله نصير خير مخش حالين يعني خصم جنابته وبتيرين ما كان جناب نكر بالرمضان بهم كاتك سلامة إن شاء الله باب زاني ما مسازرين أمر تتبع باسي شيء ما ممكن يار بشويجي قشتي جارة سنتاك ما بيبلا باب زاني أتبع باسي شيء بكي بومان كاك ميوندي خوش ويست سنتاي ماني رمضان ماني رحمة وبركته إن شاء الله لا اختصاصك يخو من هم مصايب ورزشم هم 26 صالي شا راهنري لجواني ما شاء الله يعني تلهانا لري مكتبه في مال ما مصطهانا لري هو لكوا اختصاصك بري خوش النيوتريشن وتغذيه خوراك زاني زور باش زورتيني برسيار كان كلمه نكري دو بابا كاك بيون ما مسألة رمضان تشيب خو ما مسألة تشيب كم بوي تشيشم كم كواتا با ما برسياري اما بين رمضان تشيب خوينو چون تشيشمان كم كاين باش كاك بيون
مانگی تاعت و عیبادەتەکەمان هەیە ئەوە لای خی گەورەی ئینشاڵڵا پاداشتەکەی هەمان وەرێگری ئەو کەسی کە ئەوێ کێشی دابەزێنێ ئەو کەسی کە ئەوێ تەنزیمی وەجباتەکانی بکە ئەو کەسی کە ئەوێ مینتینس ئیدامە ببەخشێ بەلاشەی باشترین ڕێگا مانگە ڕەمەزانە چۆن ئێمە دایمە ڕێنماییین بۆ کەسانی کە ئەو حاڵەتیان هەیە یانەوەی کێشیان تەنزیم کەن پیانەڵین سعاتێ پێش بەربانگ سعاتێ پێش ناخواردن ئاساییە تا سەر ئێسقام چێ وەرزشێکی ئاسایی ئەنجام بە ئێمە پێی ناڵین چۆ لۆتخەرە سەر بەڵکی مەسڵەکانە شەفت و دومڵسی زۆر بەکاربێنە ئێمە پێڵین سەحنەکەت ڕووکەرە تەمرینە هەواییەکان ئەوانی کە قورسایی تیا بەکار نایە پاسکیل دووگۆڵی ڕاکردن شاغڕەوی مەلەکردن یان ئەو ئامێرانی کە لە ماڵا بەکاریە پاسکیل جیهازی کرۆسمەشین تریدمیل بۆچی کاک پەیوەند ئەمانە بێچنە بابی تەمارینی قەلبی و تەنەفوسی بڵەت فلۆ تەوژمی خوێنت بۆ زیاکە لەگەر ڕێژی وەرگرتنی ئۆکسجین کاک پەیوەند ڕۆژوانێکمان هەیە 14 ساعتە نانی نەخواردەوە کاک شێخ ئەگەر ساعتێ پێش بەربانگ 30 بۆ 45 دقە وەرزشێکی مام ناوند بکە کاک پەیوەند بە زمانی خەڵق چەتان بۆکەم خاڵەسەن لە چەوریەکانی لاشەی سەرفەکە پێش بەربانگ ساعتێک بەڵام خودی تەمرینەکەی کەسافەی تەمرینەکەی لە 30 بۆ 45 دقە نابێت یاپەڕێ باش بۆچی وتمان لەبەرەوەی کە تۆ 14 ساعتە هیچ سەرچاوەیەکی خۆراکت وەر نەگرتووە ئەمە زۆر گرنگە کەواتە ڕۆژوان لە کاتی نزیکی بەربانگە عادەتەن بەهێز دەرەکەون وهروە چۆنەڵی وزە لە لەشانە نەماوە ماندوون ینی لەو کاتا پێویستە وەرزشەکە بکەن ئیسفادە لە وەرزشەکە بەدڵنیاییەوە ئەو کەسی کە کێشی زۆرە قەڵەوە ئەوێ وەزنداگرێت بۆ چونکە لاشەی بریتە لە کۆگایەکی خەزنکراو لە چی لە چەوری لەم حاڵەتە کاگە من نمونەکەت بۆ جوانترەکەم بۆ ئاسانەکە باش کاک پێیان تۆ 50,000 لە گیرفانتایە ئەگەر لە مارکێتێک هەر 50,000ەکە خەرچکی چەندە پێمێنێ هیچ ناچاری بیتەوە لە کوێ پارە بێنی لەوەی کەنتۆرەکەی ماڵەوە وازە حتارە ئەم کەسە کە بە ڕۆژوە 14 ساعتە نانی نەخواردووە شەکری گلایکۆجین و گلوکۆز لەناو خانەکانی ماسوولکەکانیە لەناو خانەکانی جگەریە هەمووی خەرج کردووە کە ئەچێتە سەر ئەم ئامێنی ڕاهێنانە لە کوێ وزەبێنێ یەکسەر جگەر یاعازەیە بە مێشک خی گەورە ئینسانی زۆر جوان دروست کردووە یەکسەر خەڵی بەدیلمانەیە کاک شێخ پێوترێ پلان بی یەکسەر دەماغ فرمان بە خوێنەکە ئەڵێ بڕۆ لە چەوری خەزن کراوەکان بی بە بۆ جگەر پێویستی بە گلایکۆجین و گلوکۆزەیە کەوابوو من لێرانە لە چەوریەکانی لاشەم سەرچاوی وزەم دروست کرد تارەوازەحان کەوابوو منە بمەهۆی چی دابەزینی کێش بەڵام دەستکاری ماسوولکە ناکەم چکە من چەوری ئەەکەم بە سەرچاوی وزە لە نیزامە تۆبێکایچێتە بابێکەوە پێوترێک کیتۆسی سپیس ئەچمە من سیستمی کیتۆ بۆ چکە کاربۆیدرات ناوە کاک پەیوەند لەمە گرنگتر چییە کەسێکمان هەیە و بە قسەی کردین و چوە هۆڵێکە و 30 بۆ 45 دقە جوڵەیەکی وەرزشە هەواییەکان زیاتر ئەوانی کە قورساییتیا بەکار نایەت شەفت و دومبڵس و ئەمانە خانی ماسوولکانت بۆ گەوراکەن بەس یارمەتی دەرنین بۆ سووتانی چەوری وتمان لە پێشە ئەبێت تەمارینی چی بکەین کاک شێخ قەلبی و تەنەفوسی تەوژمی خوێن زیاد بکەین لەگەر ڕێژەی وەرگرتنی ئۆکسجین ئەمەی کە پێڵەن تەمارینی سویدی باڵێ پاسکیل جیهازی ڕۆشتن پەتپەتێن پلەقادرمە مەلەوانی شاغڕەوی لە ماڵەوە ئەکرێ بێ جیهاز ئەگەر کەسەکە بۆ نمونە هیچ شتێکی نییە کاک شێخ کاملەن هیچ ئەدەواتێکی وەرزشی نییە خۆ پلەقادرمەیەش کە با لە ماڵەوە بەم قادرمەیە سەرکەوە دابەزە سەرکەوە دابەزە پێوترێت ستێپ میڵ هیچێکە لە باشترین ئەو وەرسانی کە چەورێ سووتێنێ هیچ مەسرەبێکیشی نایە ئەوی کەوتمان زۆر گرنگترێ لە وەرشەکە کاک پەیوەند چییە چارێکیشی ماوە بانگ فەرمێچێتەوە بۆ ماڵەوە چی ئەخۆی مهمە لەبەرەوەی کە تۆ ڕیسەکەمان نەبێتەوە بەخوری ئەی تۆ دائنیشی لوقمەقازی و شیرینی و ناوساجی و شربەتی ئێسانە بینەران دوعاکەن خوا نەڵێ ئەوانە خراپن نیشانی پرسیار بەێتە سەر کاک پەیوەند ئەگەر خورما چەند خورما بخوا باش کاک شێخ ئێمە خوڕمایتیا بێت خورماکە دروستە و سونەتەوە ئیخێنە سەر سەرمان پەرداخێکی گەورە ئاو یەک تاسیە دەنێ خورما من ڕۆژەکەم شکان ئاوم گەڕایەوە بۆ لاشەم گورچیلەکانم خانی نیڤرۆنەکان یەکرێتەوە ئەم خورمای ڕیشاڵی تایە شەکری تاکخانەی تایە گلایکۆجین و گلوکۆزم بۆ نەرێ بۆ خانی ماسوولکەکان دواوی کە نوێژەکەم کرد اینجاچمە سەر سفرەکە ئێمە هەمووان فێر بووین لە مەطعەمەکان ئەڵێن ئەو مەطعەمە زۆر خۆشەڵێن بۆ لە مقابلاتی هەیە مقابلانی پێشخۆر قەیچێکە پێشخۆرێکت بە هەبێ قاپێ زەڵاتە باشە ئەم زەڵاتی بازێتی زەیتونی پێوە بێ باش شۆربای نیسکمان هەبێ زەیتی زەیتونەکە چی ئیسفادی کێ بۆ زەڵاتە باش کاک سەرم بڵێ ئێمە دوو جوەر چەوریمان هەیە من قسەکان حەدەلیکان مەحاولاکەم خەڵک لێمان تێ زۆر باشە دەست خۆش وڵا ئەوە کارێکی باشە چکە تەشید ئەو بینەرێک کە چی دانیشێ ینی جیاوازنە هەمویان حەزەکەن تێ بگەن هەمووی دکتۆر نیە نەوەڵا هەمووی زانستی نیە خەڵکیی عاممان ڕاست ئێمە چەوری باش و خراپانێک کاک شێخ چەوریە باشەکان پیانۆترێ پۆلی ئەنساتوریێتی فات لەگەڵ مۆنۆ ئەنساتوریێتی فات
کێوچێگرێتەوە زەیتی زەیتون و زەیتی گوێز هەند ئەمانە بەهای خۆراکەکان بە جۆرێکە LDL کۆلیسترۆلی خراپت بۆ دابەزێنێ HDL-ەکەت بۆ بەرزەکاتەوە های دێنستی چاوریە باشەکەی کە تەندروستمانەکە زەیتی بایە و ڕۆنی تەنەکە ئەمان کە با بڵین خەڵک نیشانی پرسیاری لەسەردانێ پیانەوترێ ساتوریتی فات و ئەن ساتوریتی فات واتە چاوری تێر و ناتێر ناتێر زەیتە چاوری تێریش ڕۆنی تەنەکەیە کە تومە ئەمانە LDL بەرزەکەنەوانێ و بۆ تەندروستی خەڵک بە ئەم باش نییە کەوابوو ئەو زەیتی زەیتونە حکمەتەکەی لەوەیە کە تۆ بە سەزڵاتە ئەم زەیت باشە بەڵێ زەیتەکان باشترن بەڵام زیاتر زەیتی زەیتون و زەیتی گوێزن باشە کاک شێخی بەڕێز ئێمە ڕێنماییمان ناوتمان وەرزشێکی کرد نوێژەکەشی کرد ئاو خورماکەشی خوارد سەوزە و زەڵاتەکەشی خوارد با هەوڵ بات زۆربەی خۆراکەکەی ماوەدی پڕۆتینی بێ جا ئەوە گرنگە من ویستم پرسیار لە ئەوە بکەم بڵێن لەم مانجی ڕەمەزانەیە چ بۆ ئاوا باشتیەگەینێمە پێمان بڵێن پارشە و چی بخۆین پێشمان بڵێن بەربانگ کاتی ئیفتار و شکاندنی ڕۆژ و چی بخۆین باشە بەتابەتی شیرینی و شت دکتۆرەکان زۆر باسەکەن بەڵام دوای شیرینیەکە مەسەرەن بۆن منە خوارد ژەمە قورسەکان ینی چ خواردنێک بخورێ بۆ ئەوەی کە لەم مانگای سوودمان پێ بگەێنێ لاشەشمان کاک پەیوەند طبعا داوای لێبوو نەکەم باری تەندروستی دۆزە کەمێک ناتەواوە سەلامەتە بنیشەڵە کاک پەیوەند حەدە ئیمکان وەکوتمان لە ژەمی بەربانگە ئەگەر کەسەکە قەڵەوە بێ وەرزشکار بێ ناوەرزشکار بێ حەدە ئیمکان ماوەدی کاربۆهیدرات شیرینی ئەمانە کەم کاتەوە بۆ لەبەری کە بە ڕێژەیەکی زۆر شەکری گلایکۆجین و گلوکۆز نەچێتە خوێنیەوە دەستیاتە دۆلکە دەستیاتە دەبێ ساردی 1 کیلۆ لقمە قازی پاکلاوە لە بەردەمیایەتی ئەم هەموو شەکرەکەت ئەوی خۆی لاشەتی نووە کاک پەیوەند باشە جگەر بە خێرایی تەحویلەکە بۆ گلایکۆجین و گلوکۆزی کاتێکەوە خوێن ڕێژەی شەکل لە خوێن تا چی لێ کاک پەیوەند یەکسەر دەماغ پەیوەندی بە پەنکریاسەوەکە ئەڵێ هۆرمۆنی ئەنسۆلین دەربە باش شەکرەکە بێنێتە خوارەوە بۆ چونکە دوای خوێنمان تووشی التیهاب بێ باش ئەنسۆلین خانە بە خانی ئەم شەکراگرێ کاک شێخ ئەی با بۆ خەزمکردن بۆ خانی ماسوولەکان کابراوتمان قەڵەوە هەموو گیانی چاوریە خانەکان وەری ناگرن بە ئینگلیزی تووشی حاڵەتێکە بە پێوتری ئینسۆلین ڕێزیستەنس چی لێت ناچار ئەنسۆلین تەحویلەکە بۆ چاوری ئەمە مشکیلەکەی لێرە تۆ وەرە سەرچاوی پڕۆتینەکان زۆر خۆ کاک پەیوەند باشە وەکو گۆشتی حیوان ماسی مریشک سپێنی هێلکە سپیایی بەعام ئەمانە حکمەتەکان لەوایە پڕۆتینی باشە دێنێ خانی ماسوولکانت بۆ دروست دەکەنەوە لە هەمان کاتیشا ڕێژەی شەکر لە خوێن تا بەرز ناکەنەوە سەردێنی هێلکەوانیە هێلکە ئێمە دایمەن بە خەڵکەڵین ئەگە دوو هێلکەت خوارد زەردێنێکیان لابەرە چوار هێلکەت خوارد دوانیان لابەرە چکە خۆی زەردێنەکەش هەر دەوڵەمەنە بەس بەسەر چاوی ڤایتامین A و D و E بەڵام ڕێژەی کۆلیسترۆڵەکەی بەرزە دوایی بۆ کێشەی قەڵەوبوون خراپە ژەمی پارشێو ئێمە حسابی ئەواکەین دایمەن ئەچین بۆ ئیش جەنابەت داوامت هەیە ئەو کاکەیە دوکانی هەیە ئەو لە کارگەیە جەنابەت لە شوێنێکی تری حەدە ئیمکان لە ژەمی پارشێوە کاک پەیوەند ئەو خۆراکانە خورێ کە ڕیشاڵیان زۆرە لەگەڵ ماوەدی پڕۆتینی بۆچی لەبەری کە ئەحساس بشەبە حەزکردن بە تێری دەیاتێ شۆفان سەوزەیەکی چاک سەڵاتەیە کە دروست کردووە کەلەرم قەرنابیت بڕۆکلی سپێناخ جەرگیر تەماتە خەیار گێزەر بەڕنەکراوی ئەمانە ڕیشاڵیان زۆرە ڕیشاڵی غێر قابل للهەڵمە هەرس نابێ وزەشی تیان نییە کە ئەی خۆی کاک پەیوەند هەستکردن بە تێری دەیات بەڵام چاوریشن ناکە ڕێژەی شەکریش بەرز ناکاتەوە وازەحە بەڵام لە ماوەدە پڕۆتینەکانە بیرمان نەچێت سنگی مریشک بژاردەیەکی زۆر باشە گۆشتی مریشک زۆر باشە ماسی باشە تا بەڵێت قارچ و ئەم بابەتانە کە پێوترێ گۆشتی فەقیر پاقلەمەنیەکان زۆر باشن کەوابوو کۆی گشتی ئێمە کێشەمان لەگەڵ دووشتایە ئاردی سفر و لەگەڵ چاوری ناجۆر چاوری خراپەکە چونکە ئەم دوانە لە سیستمی خواردنەکە تا زۆر بوو ئەبێتەوە باجەکەی بێ دوای تینو دەبێ چاورەوی تەنگە نەفەست دەکا دڵنیا بە کاک پەیوەند زۆر خۆری لەم بابەتانە عیبادەتەکانی بەس شتێکی کەش ئەویشەوەیە ینی خەڵکی ئێمە بۆ مانجی ڕەمەزان چکە باوەڕی وایە ژەمێکی لە دەست دەرچووە ئەوێت تعویزی کاتەوە زۆربیان خوان ئاماداکەن و بە تایبەتی گۆشتی سوور باش کە ئێستا وردەوردە زیاکە هەموو ڕۆژ هێنێکی چێتە سەر گۆشتی سووریش زۆرە خوێ ینی کابراڵە گەروان نەبێ ینی پڵاو گۆشت و تەرتیبات نەبێ من ڕۆژم بێ ناگیرە و ئەبێ ئاوا قەرەبووی کەمەوە تا چەند با قسە لە گۆشتی سووریش بکەین گۆشتی سوورش تا چەند ینی بەتەچیت لەگەڵ برنجیش زۆرە خوێ بەتەچیت کاک پەیوەند خۆی تەبارەک و تەعالا هەشتێکی دروست کردی حکمەتێکی لایتیایە سترکچەر پێکاتی سەرێکی هەموو مەخلوقێک لەسەر ئەم گۆی زەویە لە بەکتریایەکی یەخانەیەوە بیگرێتان نەهەنگێکیشین هەمووی سترکچەر ئەساسەکەی پڕۆتینە تارەوازەحە چۆن ئێمە لە سلێمانی وڵاتی خۆمان کە بینا دروست دەکەین
زۆرترین شت کە کڕین یەکەم جار چییە؟ بلۆک هەتا هیکەلەکە دروستەکەین وایە کاکشێ؟ ئەم بلۆکانی ناو لەشی ئێمە چییە؟ پرۆتینە. ئەی پرۆتین لە چی پێگە کاک پەیوەند لە دوو جۆر سەرچاوی ئاژەڵیمان هەیە لەگەڵ ڕۆکی. ئاژەڵیەکە ناوی خۆی بە خۆی ئێمە لە ئاژەڵە وەرێگرین. چێ بچێگرێتەوە؟ گۆشتە، سپێنەی هێلکەیە شیرە. من پێ دەڵێم پرۆتین پێویستە بۆ لاشەی ئینسان. چونکە لەشی من هەمی بە پرۆتین دروست بووە. بەڵام خراپیەکە لەوایە کە چەندێک وەرەگری و لە چ کاتێکا وەرەگری. لە کاتێکا تۆ ژەمێکت هەیە پرێتی لە برنج نانی سپی لەگەڵا خۆی ڕۆنی پێوەیە ئەم هەموو گۆشتە سوود کراوەتەوە کاک پەیوەند بە جارێک نزیکی 2 تا 3,000 کالۆری وزەی گەرمی ئەخەیتە لاشەتەوە لێرا مەجموعەیەکی زۆری تەحویل بێتەوە بۆ چەوری ئەبێتە هۆی قەڵەوی ئەبێتە هۆی زیاد بەرزبوونی ترایگلیسیرای چەوری ناوخوێن و هەروها بیرمان نەچێت گۆشتی سووریە لە کێشەکانی ئەوەیە زەخت دەخاتە سەر گورچیلەکان بۆیە ئەوەی کە تووشی دەئەلملوکە بێ پێڵەن چی زۆر خواردەوە گۆشتی سووری زۆر خواردەوە من پێتەڵم گۆشت خۆ بەڵام بە ڕێژەیەکی کەم هەفتەی 2 جار ئاساییە 2 جار لەگەڵ یا مریشک خۆ ئەمە 4 جار هەفتەی کە ڕێتێ دوان باهێڵکەت هەبێت لە پارشیە و لە بەربانگا ئاساییە بەم ئەماونتەکەمە وەربگیرێ بە شێوازێکی تەندروست دروست بکرێ کێشەیتیانە بە زۆر خواردنی خراپ مامۆستا زرنگ کاتێکی حساسە لای شێف دیار دەنگ و باسە چییە دەنگ و باس زۆر باشم باشی کاک شێخ یا بێ من بچم بۆ لایاتۆ بە چووکە خواردنەکەی خەریکە سوشتەکەی لە ماسیەکەیاوە بەڕاستی یانی خاتە ناو فڕنەکەەوە گەر فریانەکەوی مامۆستاگەشمان بێت بەخێربی ئەم جاریش سەلام عەلیکم وعەلیکم السەلام ماشاءالله ئەمە ماسیەکەیە بەڵێ ئەمە بڕیار بوو ماسی دروستکە ئەمە ماسیەکەیە تۆ پێ بڵێ ئەم ماسیە ئێستا ئەم سوسەی لێیت ئەم جیراوەی لێیت جیراوەکە جارێک کە حەزەکەم بۆمان بڵێ تۆ بزانین چی چییە ئۆریگانویەکم تێکردو لەگەڵ بیبەری شیرینی هاڕاو بەڵێ ڕوبە هەنار ڕەنگێکی زەردم تێکردووە کە زەفەرانە بەڵێ گوتومەتە بۆی وی ڕەنگی ئاوا جوان دەرچێت باش کە تا ببەرژێ هەز ناکە کە سوتاوە بیانشتیە بەو شێوازە ئەمە ماسی ناو فڕنە بە فڕن ئەیبرژێنی ئەمە تا چەند برژاوە هێناوتە دەرەوە بۆی سوسەکەی لێبەی بڵێن نیوی بەرژاوە زۆر نەبرژاوە جارێ سەرەتایەتی تەخمیرەکەی لەیەکی نەفڕنە بۆی تام بگرێت تام بگرێت مە بەسمەوەی چەندێک لە فڕنا ماوە تۆ کاتی چەند ویستووە 25 دقیقە بوو 25 دقیقە ئێستا تقریبا 10 دقیقە چارێک تێکین حاضر دەبێت کاک شێخ ئەفو کاک شێف نزیکن شێف دیار هەموو ماسیەک بۆ ئەوە ئەشێ سووری کەیتەوە یان بەخۆز بخیتە ناو فڕن یا بێ ماسیەکە ئەندازەیە جۆرەکەی تایبەت بێت وەڵاهی هەموو ماسیە نابێ هایانە بۆن خۆڵشی لێت هەر سەرەتاواسی پێەکەی هەشیانەکە سووریەکەیتەوە ڕێک ئەوەرێ ینی ڕێک بۆ نەکراوە چ جۆرە ماسیەک باشە بۆ ئەوی کە لە فڕن نابی برژێنی هەموو جۆرە ماسیەکە بێ کێشەینی لە جۆرەکانە بەڵام لە کوردستانی ئێمە زیاتر ئەم جۆرە ماسیانی خۆمانە خوری حەزی لای خۆمان ئەمە جۆرەکەی چییە کاربە کاربە لێرە زیاتر باخورێ باشە لەگەڵ سووسەکەیە وەختێک کە ئەمە نیوە برژاومان کرد چیتری لەگەڵا دانین بۆی تام باش ئەمە برنجی بە پاقلێ برنجی باپاقلە ئەو ڕۆژە برنجی هینمان خوارد ئەفغانی بوو ئەمە بە پاقلە شوویتە دەرهێنەرەکە ئەوێ قسەیەکم لەگەڵا بکە بزای مەڵە چی ئەڵێ چی چی برنجەکە باشە بەسەر چاو دەرهێنەرەکەم لێمە پرسیاڵە بزانە ئەو برنجە کوێنەریە ئەڵە لە وڵاتی خۆشمانە برنجە کرێت بەڵێ لێرە زۆرەکرێت کورداری خۆمان زۆری کەن بەڵام زیاتر عەرەب زۆر بەکارێنێ ئەسامە چ جۆرە برنجەکە ئەمە هەر برنجی درێژە بەڵام بە شوویتە بە پاقلەیە برنج بە پاقلی پێوترێ برنج بە پاقلە بەڵێ زیاتر لە ماسیە زۆرە خوێ لەگەڵ ماسیە ئەمەش لەشت بۆ کردووە لەما بۆ نەکردکو ماسیمان لەگەڵایە ڕاستە بەڵام شتێکم پەڵپینەم دروست پەڵپینە ئەمە وەکو سوپە بەڵێ پەڵپینە دروست کردو بەڵام وەکو خۆی با پرسیارە لە کاک زرنگ کەم لێرەوە مامۆستا زرنگ پەڵپینە چۆن خواردنێکە تۆزە لەسەرم کەرەوە بەسەر چاک کاک دیارە پشگیری دەکەم بە حکمی دراوسی ناپرسێت برنجەکەشی باشترینشت کە پەڵپینەکەی ئەوە بنەوە کاک پەیوەندی بەڕێز جیا بەهاریەکانە
پەڵپینە زۆر دەوڵەمەنە بەچی بە ڤایتامین سی بە ڕیشاڵ باشە بە ڤیتامین کەی هەروەها تێکەڵەیەکی زۆر باش لە خوێکان زایەکانی لەگەڵایە بە تایبەتی پۆتاسیۆم بۆچی پۆتاسیۆم ئاو خوێ لە بینی پێست و ماسوولکە دەرەکە یارمەتی تەنزیمی زەختەیە وەختی خۆی کە خەڵک نەخۆش بە چوون پەڵپینیان ناوەتێ وازەحە تای هەبوو بەعزێ حاڵەتی هەبووی پەڵپینیان ناوەتێ تەمەن پەڵپینە کاک دیار دەستی خۆش بێ بە شێوەی سووب کردوێتی هەتا ئەشکرێ کاک دیاری جەنابی شارەزاترە لە ئێمە چۆن ئەو کەلەرم و قەرنابی دوشتەی بڕیوە بە شۆراوی ئەجندرێک کرێتە ناو زەڵاتەوە بۆ زەڵاتەش تاتامێکی ترش و خۆشی هەیە هەنی هەر بەهینی بەکاڵی هەر بە فرێشی بیشۆرەوە و ور دەکرێ و ئەکرێتە ناو زەڵاتەوە حەزەکەم باسێکی ماسیش بکەی بزانانی ماسی چۆن خواردنێکە کاک پەیوەند طبیعی هەر سێ جۆر گۆشتەکە ماسی مریشک گۆشتی سوور با خەڵک وا تێ نەگا کە ماسی پڕۆتینەکەی لەوانیکە باشترە نە یەک ڕێژە پڕۆتینیان تایە بەڵام حکمەتی ماسی لەوەیە بۆ هەرسکردن ئاسانترە و دەوڵەمەنە بە ئۆمیگا سێ دەوڵەمەنە بە ڤایتامین ئەی و دی وازەحە تیارە ئەمە وای لێ کات کە لە گۆشتی سوور مەرغوبتر بێ و هەروەها ڕەنگیشی سپیە نابێت هۆی خەزبوونەوەی خوێن نابێت هۆی بەرزبوونەوەی زەخت هەموو دراساتەکانیش ئەڵێن هەموو کەسێکی ئاسایی ئیجباری هەفتەی 2 تا 3 جار لە ژەمی خۆراکەکانیا ماسی تیاابێ و هێچێک لە باشترین ئیشەکانی ماسیش ئەوەیە کاک پەیوەند ئێمە دایمەن تەوسی یاریزانەکەین کە لە ئێواران و شەوا بیخۆن بۆ چونکە ڕێژەی شەکر لە خوێنە بەرز ناکاتەوە نەیاڵێ ئەنسۆلین ئیفراز بکرێ و لە هەمان کاتیشار ڕێژێکی باش پڕۆتینە دەیاتێ خانی ماسوولکانی پێ دروست دەکەیتەوە و هیچ کێشەشی نییە زۆر باشە خۆ بەدڵ بوو زۆر دەخڕای دراسی هەمان نییە دەست تۆ بەردەوام بە من بەردەوام ببین لەگەڵ مامۆستا زرنگ ئەگەر بگەڕینەوە لای وەرزش و خواردن و ینی ژەمەکانی بەخێر ژەمی ئێواران باست کرد کە پێشەوەکەوە ئایا وەرزش لە دوای نان خواردنی سێمە و تەراویحمان هەیە وەرزش دوای نان خواردن ئەکرێت بەڵێ کاگە شێخ ئێمە یەکەم جار نمونەمان لەسەر کەسێکە نابێوێت کێشی دابگرێ بەڵام تۆ خەڵکێکت هەیە ناوێت کێشی داگرێ کاکشێخ لەشێکی عەزەڵی جوانی پێوێت تۆپەڵی ماسوولکانی گەورەیە کاک پەیوەند ئەو پێڵێکە یاری بکە ئێمە پێڵین سەعاتێک دوای بەربان یان دوای تەراویح بۆچی چونکە خۆی لەشێکی وشتی ماسوولکەی هەیە پێکاتەوە تەکوینی لەشی وەکو کاک پەیوەند وایە بەڵکی مەسڵەکانی توڵە چەوری کەمە ئەم یاریزانە بۆی کێشی دانەبەزێ پێڵین لە ژەمی بەربانگا ماوەدی کاربوهیدراتەکان زیاد وەرگرە وەکو برنج ئەوەی شێفکەلی ناوە بەتاتی کوڵاو شۆفان خورما کشمیش مێوش ترێ هەنجیر بۆ ئەوەی خانی ماسوولکانی پڕکاتەوە لە گلایکۆجین و گلوکۆز پڕیکا لە بەنزین لە دوای سەعاتێک یاخود لە دوای تەراویحکردن ئەو کاکەیە کە ئەچێ بۆ یاری ڕیلۆد بۆتەوە واتە خانەکانی پڕ بۆتەوە لە وزە هەندێک کەس هەیە تۆزێ وازم زیادە ڕۆیی کا لە مەسلەی وەرزشکردن و مەسلەی پارێزیە مەبەسم ئەوەیە هەم وەرزشەکە خۆی ماندووەکە هەم خۆشی لە خواردن زۆرەگرێتەوە یعنی ئەمە جاری وە هەیە زۆعفێک دروستەکەەوە هەست دەکەم چۆن وەرزشش بکە و خواردنیش بخوا باش کاک پەیوەند کورد دەڵێ هەموو شتێ بەخوێ خۆش بەبانە ئەی خۆی گەورە لە قورئانە فەرمێ کول وەشرەبوو هەر شتێک لە دنیای بەپێی حەد و ڕێژە و مێژەرمێتی خۆی بێ من زمانە دەکەم کە کێشت بە دروست نەکات کاک پەیوەند 26 ساڵ من کاری ڕاهێنەراتیەکەم خەڵکمان هەیە یەتە لامان زۆر مشکیلەی هەیە قژی وەریوە دەستی ئەلەرزێ جونگەکانی خراپ بووە پێستی هەمووی قڵی شاوە تووشی مەجموعەیەک مەشاکیلی سەحەبووە کە پێڵی بوات کردووە وەڵام مامۆستا لە خۆمەوە من هەموو خواردنەکانم تەرە کرد ئەوەی کە جەناب دێڵێ تەرەکردنمان نییەمە لە زۆربەی سیستمەکانە ئێمە بەزر ڕێخستنمان هەیە کاک پەیوەند وازەحە چکەوتمان یەکەم جار ماخوای گەورەی ئینسانی وا دروست کردووە لەش بە بەرنامە بە ڕێژەشت وەرەگرێ لە حەدی خۆی هەر شتێکی زیاد بیتێ تەحویلە بێ بۆ بابەتێکی تر لە حەدی خۆشی کەمتری بیتێ کێشە مەشاکیلێت بۆ دروستەکە کەوابوو کاک پەیوەند ڕاهێنەر دکتۆر مامۆستا کەسێک ئەبێ هەبێ سەرپەرشتی ئەم کەسە بکە چ نیەتێکی هەیە ژەمەکانی بۆ تەحدیدکە بەپێی باڵای تەمەنی ڕەگەزەکەی نەخۆشی درێژخانی هەیە نیەتی ژگەرە و مەشروب و نێرگەلاخوا ئایا ستایلی تەمرینەکەی چ جۆرێکە ئەو خاڵانە کاکوێن بە نەزەری اعتیبار وەرەگیرێ لەسەر ئەساسی ئەوە منهەجەکەی ئەدرێتێ بەم شێوازم پێدەڵم کەسەکە تەندروستە بێ کێشەی نامێنێ بەڵامەکو جەنابەت وتت لە خۆ تەرەکردنی زۆر خواردن و وەرزشکردنی خۆرز عاقیبەتەکەی چییە وتمان دوای ئەوە سایدی فێکتەکان وای لێکا وازداری ژێنێ وتمان دەم و چاوی تێگە چێ پێستی تێگە چێ بێهێزە بێ ئەی خۆی حکمەتی وەرزش لەش ساغیە ئەم لەشی خۆی سەقەت کرد پێی
کەوابوو چەند جاری کەش وتومان لە شوێنانی تریش کاک پەیوەند لە خۆتەرەکردن لە خۆ بڕینی هەنێک بابەتی خۆراکی باش نییە. باشە کاک شێخی برام یەک پرسیاریتر هەیە من زۆر مەبەستم ئەویشەوەیە تەمان مانجی ڕەمەزانە ئەو ڕۆژە دکتۆر کارزانمان لەگەڵا بووتی ئەگەر لە کۆتایی ڕەمەزانە خۆ پێشی کەم نەکەی ماناوە ڕۆژۆکی باشە نەگرتووە سوودت وەرنەگرتە 50 قسە ئیمزا زۆر باشە بەڵام ئوستاز هەندێک کەس دەڵێ من هەچی خۆم قەڵەوە بم ئەوی تریشانەڵە چی خۆم قەڵەو نابم یعنی دوو کەسمان هەیە ئەوانە چی خوا پێ قەڵەو نابێ ئەمەی تریان ئاویش بخوا قەڵەوە بێ یعنی ئەوە چیە ینی لە ڕووی لە ڕوانگەی ئێوە بۆ چونتان لەسەر ئەمە چییە؟ کاک پەیوەند هەر لە ئەم کەناڵە بەڕێزی جەنابتانەوە پێشووتریش ئەمانەمان باس کردووە توانێ بەس ئەینەوە بە جووی خەڵکە شتێکی پێترێت جینات خوا کرد ئەو کەسانی کە لەشیان وشک و عەزەڵیە هەرچی ئەخوا قەڵەو نابێ هەرچی وەرئەگرێ قەڵەو نابێ حەزەکان ڕۆژی 10 ژەمیش نامخوا 15 نامخوا بۆ دوو کێشە لە جیناتی هەیە یەکەمینیان باڵانسی نایترۆجین واتە تەرازوی مادەی نایترۆجین لە لەشیان نێگەتیڤە کە ئەم مادەیە نێگەتیڤ بوو کاک پەیوەند ڕیتێنشن واتە احتیباس پەنادان خەزنی خواردن دروست ناوێ لە هەمان کاتیشا میتابۆلیزم کردە باشە من پێ دەڵێم مواسەفاتێکە خوا کرد دەزانی بۆ هەموو شتێکە خۆی تو کاک پەیوەند کێشەی قەڵەویش من ڕەگە لەو سنفەمە حسێرم کردی جەناب لەو سنفە ئینشەڵڵا اینجا لە هەمان کاتیشا میتابۆلیزم کاک شێخ واتە کردداری زیندەپاڵ لە لەشیان زۆر خێرایە کاک پەیوەند دوول لە ڕووی جەنابەت ئەوەی کە ئیخوا لە 45 بۆ 6 دقیقە حازرە بۆ فڕیان لە گەنانی خوارد دوای ئەوە هەستاوە ڕۆیشتووە ئەمە ئەو کەسانن کە با بڵێن کێشیان سەر ناکەوێت حەل چییە؟ دوو ڕێگامان بەدەستەوەیە وەرزشکردن بەڵام بە تایبەتی قورسایی بەکارهێنان ئەمەیان ئەوێ ئیجباریە ئاسل بکات بۆ کە قورسایی خستە سەرخانی ماسوولکەکانی ئەمانی ئازی عکسیە نێرن بە مێشکەڵەن خواردنمان بۆ بنێرە قورساییمان لەسەرە لەگەڵ هەندێک بابەتی تاواکەر هەیە یارمەتی ئەوەیە بەڵانسی نایترۆژین پۆزەتیڤەکە خستنی خواردن زۆرەوێ تایپەکەی تریان کە بە کەمترین خواردن قەڵەوە بێ تایپێکمان هەیە ئەگەر سوێن بخوا بڵێ شەو ڕۆژی ژەمێنانە خۆم درۆ ناکە ئەو خۆم قەڵەوە دەڵێ خەفەتە خۆم قەڵەوە ڕاستەکە کاشێخ بۆ ئەو بەڵانسی نایترۆجین لە لەشیا پۆزەتیڤە کەوابوو ڕیتێنشن زۆرە بە کەمترین بڕی خواردن لاشەی چاوری دروستەکە لە هەمان کاتیشا میتابۆلیزم کردداری زیندەپاڵی خاو خلیچکە لەشی گیرەخوا بەدەست ژەمێ خواردنەوە چۆن سەرفیکە حەلی ئەو چییە؟ یەکسەر کەمکردنەوەی هەموو ئەو خۆراکانی کە دەوڵەمەن بە کاربوهیدرات و کالۆری زیادکردنی تەمرینە هەواییەکان کەوابوو بێ خۆی میتابۆلیزمی خۆی خێراکە کارەوازە ها ئەویش حەلی هەیە حەلەکە ئەوەی وتمان هەنێک سیستمی خواردن لەگەڵ هەنێک لە بابەتی تاوکەرەکان معدلی حرقی دوهون یعنی کردداری تێکڕای سووتانی چەوری لە لەشی خۆی ئەبێ خۆی زیادیکە چکە لاشەی خۆی تەمەڵە ئەمیش جیناتە و دەستخەڵاتی کەسیش دیانە ماوەسا بەنسبەت نوێژی تەراویح ئەم نوێژە جنابی شۆزام قسەیەکی جوان لەسەر کردبوو فیلمتان هەبوو نوێژەکان بەگشتی چ وەرزشێکی عملی وەشتێکی زۆر باشە بێجگە لە مەسەلە تەعابودیەکەی کە بۆ خۆی گەورەیەکەیت باش کاکشێخ هەمومان نەزانین کە ئەوە مەسەلەکە عیبادەتە و سەڵات عیمادالدین ینی شتێکە ناتوانانی خۆتی لێلابی بەڵام پێشوتریش هەر لەم کەناڵی جەنابیشتان و لە زۆر شوێنیکەش ئێمە ئەمەمان ڕوون کردوێتەوە بەڵام خەڵکێکی ئێستا هەر بە تاواتی لە مۆزوعەکە نەگەیشتووە لە کۆمنتان نووسیانە مامەسا تۆ مدەڕیبی ئاسنی ڕەبتە چێ بە نوێژەوە دووەرە ئێستاش ئەم خەڵکە تێ ناگا کە تۆ لە کوێوە باسی شتەکەی من هەر لەم کەناڵا بەڕێزی ئێوە شەوجاریکە دووبارەیەکەمەوە هەر کەسێک ویستی لەم قسانی ئێمە تێبگا با تۆزێک شارەزایی لە بایەوە میکانیکا هەبێ کاکشێخ ئێوە ئەهلی ڕاگەاندن دروستە هەنێ شت هەیە ئێوە ئەیکەن و ئەی باسیەکەن من نایزانم ئەمە عیبە نییە هەنێ بابەتیش هەیە بابەتی منە خەڵکێکە کە نەیزانێ تعلیق مەیە و تەداخلی تیامەکە زانستێکمان هەیە کاک شێخ پێوترێ بایەوە میکانیک یعنی علم الأداء الحركي بە کوردی خۆمە یعنی زانستی لاشەسازی بەدەنسازی خی گەورە بۆ ماسوولکەی بایسێپسی لێرا بۆ من دروست کردووە لەگەڵ ترایسێپس ئەگەر من شتێک هەڵبگرم بیبم بۆ دەمم بە زەبری ماسوولکەی بایسێپس ئەمە کەم بەیەکە بەڵام ئەمیانە کشێ بە عکسەوەیە ئەگەر مێ تۆپێکی باسکە هەڵڵم ئەمیان ئەچێتەوە بێکە ئەمیانە کشێ هەرچی دابشکردنی ئەم جونگانە و ئەم لاشەی من هەیە و ئەم حەجمی عەزەڵاتانە و عەدەدی ماسوولکەکان کە ئەمە کوادرسێپسە 4 سەرە ئەمە بایسێپسە 2 سەرە ئەمەیان ترایسێپسە 3 سەرە ئەمە پێکتیرۆسی مەیجەر و مەینەرە و دکتۆرەکان دێمان تێگەن ئەم دابشکردنی لاشەسازی ئیلا ئیشی خالقێکە ئەمە پێوترێ زانستی بایۆمیکانیک نوێشکردن لە 100 نا لە 100 ملیۆن لەگەڵ هەموو جونگەکانی لەشی ئینسان و لەگەڵ مەدای حرەکی هەموو ماسوولکەکانە زۆر بە تەنزیم دانراوە ڕکوع سجود سەلامدانەوە هەستانەوە دەستگرتن
ینی کاک شێخ من وەکو ئەرزم کردی بەڵێ تەئەمولکردن یعنی ئەم بابەتانە کە تۆ لاشت وەرە ئەو کەسی کە بە دڵەوە ئەو کەسی کە بە ئیمانەوە دوورکە نوێژەکە بۆچی وە ئەزانێ هەموو دنیا هیەوە بۆ ئەوەی کە بە لە معنای سوژدە تێگەیشتۆ کاک شێخ بۆ هەستەکە خۆشترین کاتێک کە سوژدە بەری سەبەبەکە چییە؟ خەڵکە لە بابە ئێوە ئەو شتانتان گەورە کردووان نییە تۆ وەرە ناحیە ئیمانیەکە بارە دڵ تا بیچەسپێنە ناحیە جەستەیەکەش وەکو خۆی کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێڵێ پەنجەکانە بکەرەوە ئومیرت ئەن ئەسجود على 7 فرمانم پێکراوە لەسەر 7 شوێن سوژدە بەرم چۆن ئانیشکرد دەکەیتەوە پێیەکانە چۆن جووت دەکەی سەری پەنجەکانت یەک ئیسراحەتی لاشەیی وەرەگری کاک پەیوەند ئەو کەسە هەستی پێکا کە لە قسەکانی من تێگە واضح هەتایرە کەوابوو کاک شێخ سەردەمی 14 قەڕن پێشێستا هۆڵی وەرزشی و شەفت و دمبڵز بە مطلقی نەبووە باشترین شتێک کە ئینسان لە خوا نزیکاتەوە نوێژە لە گەڵیشی خوای گەورە ناحیە جەستەیەکەش بەقوەت دەکات دروستە هەر کەسێک دەستی بە وەرزش ناگا دەستی بە هۆڵێک ناگا من پێ دەڵێم هەر حەڤەڕەکان نوێژە فەرزەکە لەگەڵ ڕەواتب لەگەڵ شەو نوێژ کۆی کەرەوە قسەی قەدەری خوان نوێژی زوحا عینەشت وەرە ئەمانە بە مەزبوطی تەنظیم کە کەسێکە بێ بە معنای کەلیمە بە هەچی پێوەری زانستی بە هەچی پێوەری تەندروستی هەیە لاشێکی ساغ و سەلامەتی هەیە کاک شێخ ئێستش لەناو خەڵکا باوە ئەڵەن زۆربەی مەلاکان زۆر گەنجەمێنەوە بۆ دووژن و سێژ نەهێنن بۆ ئەو قوتیان هەیە کاک ئەویش ڕەبتی بە تێسەسرۆنەوە هەر پێسیشان جوانە باش سەبەبەکە چییە تەجمیلەکە نەوەڵا کرێمە لە دەموچاوی کاکە ڕووناچەکەی نوێژی بەیانی برە ماوەسە زرنگ من لە مەذهبی ئیمامی شافعی شتێکە بۆ باسەکەم تۆ تەفسیری بکە باش ئێستا بڵین مەذهبی ئیمامی شافعی فەرمێت کە تۆ هەست بە پێوە وەساوی ئەفەرمێت کە نوێژ دابەسی طبعا حرکاتی هەتا دەستگرتنیش ئەمە تەڵێ مەچەکت ئەمەد بەسە لەگەڵەوەتا دوای ئەوە ئەفەرمێ ئەم حرەکەیە لای جنابە تەفسیرەکەی چییە ئەفەرمێ کە تۆ لە نوێژای ئەمەنە بە تەئەمول بیکە ئاگال لەوە بێ ئەگەر گوێشتکەت خورا چاوت خورا ئەبێ لە سێ حرەکە زیاتر نەبێت زۆر هێواش دەستی وەبەری ئەمە ئاوە 1 2 3 نیکی بە چوار شکۆ بەتاڵە بێتەوە ئەم تەئەمولە چییە؟ کاک شێخ هەرچی فرمانی کارەبایی بۆ ماسوولکەکانی پەیکەری من و تۆ دەرەچێ لە مێشکەوەیە چونکە بیرمان نەچی ئەمە سێ جۆر ماسوولکەمان هەیە سکێڵتەڵ مەسڵ واتە پەیکەرە ماسوولکە ئەمەیە کە بەلاشی من و تۆیە لە ژێر فرمانی من و توایشەکە بەڵام دڵە ماسوولکەمان هەیە لەگەل لوسە ماسوولکە کە ڕیخۆڵەکانە لەگەڵ کۆڵۆن ئەمە لە ژێر سەیتەری من و توانیە دەما خۆی عازی پێەیە ئەو جوڵەی کە ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ کە باسی یەکات بوو بە 4 و 5 و ئەمانە یەکسەر لا شعوریەن تۆ مێشکێ مەشغوڵە بێ بەناردنی ئیعازی کارەبایی بۆ بۆ پەنجەکان ئەمە دەخورێنی ئەمە دەخورێنی ئەژنۆ دەخورێنی قاچێ والەیەکەی شادن ئەوە ڕاستە ئەوەی کە قەتداوە بزەبەت ئەوەی لە نوێژە کە خەریکە ینی شوێنێکی خوێنێ دیسان دووبارە شوێنێکی بزەبەت ینی کەوابوو ئەمە نیشانی چییە؟ ئەمە نیشانی ئەوەی من لی تێگەیشت بێتم لە ڕۆزانستیەکەوە پێت ئەڵێ مێشکت مەشغوڵ مەکە بە ناردنی ئیعازی کارەبایی بۆ ماسوولەکان ڕای بگرە خەڵەت مەکە پاڵپشت بۆ قسەکەی جەنابیشت ئەی پێغەمبەری خوا سەڵاو سەلامی خۆی لەسەر بێ ئەڵێ لە نوێژە شوێنێکت خورا شوێنێکت حاڵەتێکی هەبوو دان بە خۆتا بگرە مەئجووری لەسەری وایە وەکو خێرێکی گەورەت کرد بێ بۆ هەموو شتەکان ئەوەیە تەئەمول و ئەو سەکینەتەیە کە تۆ بەدەستی بێنی پەیکەرە ماسوولکەش لەژێر فرمانی خۆتایە کە جوڵانت ئیشت پێکرد مێشکت لە نوێژەکان نامێنێ ئەجی نابڵێن وەکو زەرەرێکی لاشەیی نیەتی بەس تەنها تێکچوونی ئەوەیە مێشکت مەشغوڵەکەی بە شوێنێکی ترەوە کە نابێ زۆر باشە گریمان ئێمە لە تەواوی مانگەکانی ساڵە هەڵەیەکمان لە خواردنا کردووە بە خواردنمان ڕێک نەبووە مەسەلەن خۆمان ڕێک نەبووە ئەمانەوەیە لە مانجی ڕەمەزانە ئەو هەڵەیە چاکەینەوە ینی خواردنمان ڕێکخینەوە و ژیانمان ڕێکخینەوە بە تابەتی ئەوی کە پەیوەندی بە خواردن و خەوە هەیە جەنابتان بەتەچی ینی مادەم وەرزشەوانن لەمە زۆر باشتیەگەن دڵنیاشم لەوەی کە ینی ئاماژەی زۆر باشتانەیە و ئامۆژگاری زۆر باشتانەیە بمانەوە لەم ڕەمەزانەوە دەست پێ بکەینەوە لە پارشەوە دەست پێ بکەینەوە لە بەربانگەوە دەست پێ بکەینەوە وردە وردە دوایی تر ژیانمان ڕێکخینەوە کاک پەیوەندە طبعی هەموو شتێک لە دنیا سەرەتایەکی هەبێت ئەبێ کۆتاییشی هەبێ وە نییە ئەگەر بە غەڵەت تا ڕۆیشت بێتین با کۆتاییەکەمان لە مانگی ڕەمەزانە بێت سەرەتای تازەمان لە بیدایەتی مانگی ڕەمەزانی شابێت کاوبوو تا ڕەمەزان غەڵەتمان کردووە قەیناکە سیستمی خواردنەکەمان ناجۆر بۆ قەیناکە شەو درەن خەوتوی قەیناکە خواردنی ناڕێکت خواردوە قەیناکە بەڵام مانگی ڕەمەزان هیچێکە لەو مانگانەی ئۆتۆماتیکیەن بەبی ئەوەی تۆ بە خۆت بزانی جەستت میقاتەکاتەوە واتە تەوقیتێکاتەوە بە زمانی خۆمان تایمیاتەوە باش لە چ ڕوویەکەوە
دوو سیستم کە زۆر باوە لە جیهانە بەکارێت بۆ دابەزینی کێش و بۆ تەنزیمی لاشە و بۆ پاکردنەوەی ئەندامەکانی ناوەی لاشەوەکو گورچی لە وجگەر ئۆمانە ئینتەرمیدیت فاستینگە لەگەڵ کیتۆجینیکدایەتە. ئینتەرمیدیت فاستینگ چییە؟ بریتێ لە بەڕۆژوبوونی بچڕ هەر لەم کەناڵی جەنابتانە باسمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ فەرمێڵێت لە هەفتەیەکە 2 ڕۆژ بە ڕۆژوو بە. حکمەتی ئەم 2 ڕۆژ بە ڕۆژوبوونە چییە؟ هەر هەمووی مەسەلەکە ڕێخستن و تەنزیمی ئەنزایمەکانی جگەرە کە ALT و AST و GGT و ALP و ئەم بابەتانەیە هەروەها ڕێخستن و پاکردنەوەی گورچیلەکانیشە. چۆن؟ من ئەم نمونەیە بۆ خەڵکی عام باسەکەم کاک پەیوەند باشە؟ گورچیلەکانمان لە مەجموعەی خانە پێگاتۆ پیانەوترێت نیڤرۆن. ئەم نیڤرۆنانە بۆکو فلتەرێکی زۆر بچکۆلە تەشبیهیکە کە هەموو شتە پیسەکان ئەگرێ و فڕی ئێ و خوێنە پاکەکەت وەکاتەوە ناو سووری خوێن. باشە؟ کاک پەیوەند ئەگە تۆ تەنکیەکەت هەبێ لە سەربان 2 ساڵە پاکە نەکردوێتەوە 2 پەنجە لیتە و قڕیتایە قەت بە پڕی ئەتوانی پاچکەیتەوە کاک شێخ ئەبێ ئیلا تەنکیەکە چی لێ بکەی بە خاڵی ڕەحمە لە باوکو دایکە بۆی دەستێ بگا بە قوڕەکە کە تۆ 15 سەعات نان ناخۆی مانگێ بە ڕۆژوە بی هەموو کەڕەتێ گورچیلەکانتە هێنیتە کوێ خواری خوارەوە خۆراک و خواردنی پیا تێنەپەڕانەوە خۆی پاکاتەوە. ئەم لاشەیە جۆرێکە لە دیتۆکس وازەحە کەوابوو هەچیەکمان غەڵەت کردوێ لە مانگی ڕەمەزانە بام غەڵەتانە دووبارە نەکەینەوە بە هیچ شێوازێک ڕۆژی و زەرە لە ئەندامەکانی ناولەشی مرۆڤ نایەت ئەگەر مرۆڤەکە خۆی ساغ و سەلامەت بێ ئەوشی کە نەخۆشیەکی هەبێ ئەویان بابێکی ترە و دکتۆر با بڵین مجازیەکات وازەحە ڕێخستنی خواردنەکان کاک پەیوەند بە هەموو شێوازێک کەمکردنەوەی کاربۆیدرات واتە ئەو خۆراکانی کە دەوڵەمەن بە کالۆری کەمکردنەوەی چاوری خراپەکان حد الئیمکان وەکو ئەو دکتۆرە بەڕێزی کە جەنابەت باست کرد ئەگەر لە دوای ڕەمەزان کێشت کەمی نەکردوێ دیارە غەڵەتێک لە بەرنامەکەیە هەیە ئێمە ناڵین خۆبکە بە قەڵەم بەڵام با 3 تا 5 کیلۆ لە کێشە دابەزی بێ ئەمە نیشانی ئەوەیە باسمان کرد لە سەرەتای تۆ لە چاوریەکانی لەشی خۆ دەسووتێنی و لەسەر و هەموو ئەمانەشەوە خەڵکێکمان هەیە بەداخەوە کە سوەرتر لە ڕەمەزانە ڕۆکاتە مزگەوتەکان کاکە باتەوە هەل لەسەر نوێژەکانت بەردەوامی کاکە لە جەماعەتەکانە بۆچی من لە پارشیەوە هەڵەسم و دەستنوێژی ژەگرم و پارشێوی ژەکەم و ئەچم بۆ مزگەوت نوێژی بانی ژەکەم ئەی بۆ کە جەژنیە یەکسەر ئەمانە هەمووی شەنداو نەبێ نەخێر مانگێکە ئەمە پێوتریە ڕیڤیو یعنی ئەوە ئەیهێنێتەوە بە بەرچاوتە ئەڵێ تۆ پێشووتر ئاوی دە لەسەری بەردەوام بە کاکشێک جەنابتان پێشتر باسی قورئان خوێندنتان کرد معقولە بەلانی کەم و خەڵکی ختمی هەرەکە ئەگەر دوانوسیان نەکە معقولە تۆ دایەخیتەوە قورئانەکەت هەتا ساڵی داهاتوو دەسیتەوە نایی کەوابوو کاک پەیوەند ڕەمەزان هەم مراجعەیەکە بۆ دینەکەت هەم مراجعەیەکە بۆ لاشت چونکە ئینە لیجەسەدیکە عەلەیکە حەقا ئەم لاشەیە مافی بەسەرتەوە هەیە هێ وەڵڵاهی ئەم لاشەیە بەڕێک و پێکی ڕابگرە پاک و تەمیز ڕای بگرە خزمەتی بکە کاک پەیوەند ئێوە لە من شارەزاترن مەئجووری لەسەری پاداشتی لەسەر وەرەگری ئیدی ئەم هەموو خۆراکەی تیەکەی خوا ئیمکانێتی یاویەتێک کاک شێخ سیارەت هەیە پارەت پێەیە معقولە سەعات 2 شەوەچی بۆ سەر و پێ خواردن و وەکو نافە خواردن خۆشە هەمومان حەزمان لێتی بەس دوای ژەبێ پاداشتەکەی بێ لەبەرەوە ڕێخستنی خواردنەکان کردنی وەرزشێک ئەگەر هەر هیچ وەرزشێک ناکە کاکە با تەراوی حەقی بکان لەگەڵ شەوانی قەدر وەرزشە ئیسە انتحار کە لە هەموو دینەکانەوە لە ئیسلامات زۆر یعنی یەکێکە لەو شتانی کە زۆر خەتەرە بۆ قیامەتی ئینسان بەشێک لە انتحار لە مەسائلی خواردن و گوێنەدان بە خواردنە هەیە بەتاکید ئەتۆکە ئەوەنە ئیهمالیەکەیت ئەی خۆی انتحارە بەشێک لە انتحارەمە باش کاک شێخەر پاڵپەش بۆ قسەکانی جەنابەت هەمومان نەزانین بەکتریا و ڤایرۆس و میکرۆب سەبەبی نەخۆشیە بەڵام ئایا نەخۆشی دڵ میکرۆبە جەڵدە میکرۆبە ئینزیلاقی پشت میکرۆبە کاک پەیوەند بەرزبوونەوەی زەخت میکرۆبە شەکرە میکرۆبە بەڵێ دائالملوک بەرزبوونەوەی یوریک ئەسید و ئەم بابەتانە کاک پەیوەند دەمامی خراپ بەکارهێنانی لاشەی خۆمانە ئێتۆ خوای گەورە ئەم هەموو ئەندامی یاویتەتی ڕێزی بگرە ئیسراف مەکە مانگی ڕەمەزان لە پێشە ئەتوانێت ئەم 27 ڕۆژەشی کەماوە بەس ئەم ڕێنمایانە وەربگرن خواردنەکانتان ڕێک و پێکەن ئینشاءالله تعالی نەتیجەکەی بینن مامۆستا ینی زۆر جار پێمانە وترێ ئەڵێن وتاریەوە ڕووی لە پیاوانە ینی مەجالێکی زۆر هەیە بچن ڕەشاقە بکەن مەجالێکی زۆر هەیە بچن چوزانم لە هۆڵەکانە وەرزش بکەن ژنان تۆزە گلەیمان لەکەن بە ئەی ژنان لە مانجی ڕەمەزانە چ بکەن ئەوانیش خۆ پێویستیان بە تەندروستی باشە پێویستە بەلاشەیەکی تەندروست هەیە بۆ ئافرەتان ینی ئەگەر تایبەتیکەیت ئافرەتێکمان هەیە باوای دابنین مەجای چوونە دەرەوەی هەیە مەجای هۆڵی هەیە مەجای سەرپەرێکی جیمی وەرزشی هەیە با لەسەر ڕاهێنانی خۆی بەردەوام بێ ئەو مادام تەنزیمی ژیانی خۆی کردو ئەتوانێت ڕاهێنان کە ئەومان
لە کۆڵە بێتەوە باش ئەوەی تریان زۆرتر ئەمەی تریان زۆرترە کە ئافرەتی ماڵەوەی کە جیرۆدەی دەستی چێژلێنانەوە ئەبێ خواردن حازر کا و ماڵ پاکاتەوە مناڵەکەش بە خێوکا و مێردەکەشی ڕازی کات و سەیری شەکەی خۆشی لاشێکی ناتەندروستی هەیە زۆر قەڵەوە ئەو چی بکە کاکە پەیوەند یەکەمین شت ئافرەت لە وڵاتی ئێمە بە حکمی مناڵ کە ئەچێ بۆ مەکتەب بە پیاوەکەی کە ئەچێ بۆ ئیش بانیان زوو خەبەرێ بێتەوە ئەگەر لە ڕەمەزانی شابێ یان ئەوە تا سەرەتای ڕۆژکە لە خەو هەستا یان سێ چارەکێک پێش بانگی مەغریب با ئەو ڕاهێنانانی کە لە ماڵەوە ئەکرێ کاک پەیوەند هیچ ئالەتێکی تیا بەکار نایە وەکو پەتپەتێن وەکو ئەو پلە قادرمەیی کە باسمان کرد ئەگەر هیچ لەمانی پێ ناکرێ خانۆکەیان گەورەیە با بەخۆی بە حوشەکە بخولێتەوە ئەگەر خانۆکەیان دوو قاتە کاک پەیوەند چەند جارێک دەتوانێت کاشێ بچێ بۆ قاتی سەرەوە بێتەوە و بێتەوە بە خوارەوە بێتەوە بۆ سەرەوە باشە ئەگەر هەر ئەمەشی پێ ناکرێ مۆبایلی زیرەک لە هەموو ماڵەکە هەیە بنووسە هۆم وەرکاوت فۆرفات بێرنینگ نو ئیکوپمنت واتە ڕاهێنانی ماڵ بۆ سووتانی چەوری بەبێ ئالەت بە هەزاران ڤیدۆ هەیە کاک پەیوەند لە شوێنی خۆتا پارچەیەک خاولی یا کومبارداخی بە هەزاران جوڵاکەی بەبێ ئەوەی هیچ مەسرفێ بکەیت کابوو کاک پەیوەند ئەگەر کێشی زۆرە و مشکلی تەندروستی هەیە سەرەتای ڕۆژ چکە پارچێوی کردووە یاخود پێش بەربانگ 30 دقەیەک دەتوانێت جوڵە بکە ئەم بابەتانش کە باسمان کرد لە ڕێخستنی خواردنەکانە من زمانی ئەوە دەکەم ئەگەر هەر خوشکێک ئابەم شێوازە 30 دقەیەک پێش بانگ بۆ خۆی ئەم جوڵانە بکە لە سیستمی خواردنەکەیە خۆی لە خواردنە خراپەکان کە باسمان کرد بگرێتەوە من زمانی ئەوە بۆکەم تا کۆتای ڕەمەزان لە 5 هەتا 9 کیلۆ وەزنی داگرێ تەنزیمی زەختی بۆ دروستە بێت تەنزیمی شەکری بۆ دروستە بێت تەنزیمی چێوریەکانی بۆ دروستە بێت بەڵام ئەمە بەردەوام بێ لەسەری کاک پەیوەند نەک لە دوای ڕەمەزان بگەڕێتەوە سەر بابەکەی جاران ئەجینە ئەمڕۆ متاحە ئەنتەرنێت و مۆبایلی زیرەک لە هەموو ماڵێکە هەیە کاک پەیوەند بە هەزارەها لینک و بەرنامە هەیە بەبێ بەکارهێنانی هیچ شتێک هەر بە عەربی ئەینووسی بە کوردی ئەینووسی بە زمانی ئینگلیزی ئەینووسی مۆبایلەکە بەرامبەر بە خۆتدانێ ناچیتە هۆڵ جووتێکالی بنەرم و جلێکی شیاوی تۆزێک لۆکەی نەرم لەبەرکە ئەوان چیان گرتووە بیکەرەوە ئاگاداری خواردنەکانت بە ئۆتۆماتیکیان تۆ لە چوری خەزنکراوە دووزە سەرفەکەی ئەمەش ئەسڵی مۆزوعەکەی باشە سۆ سپاس نازانم ئەگەر شێف دیاریش نازانم جاری وا هەیە مداخلەیەکە کاکە ئوستاز ڕاستە مامۆستا زرنگ دراوسێتانە بەس ئەگەر جاری وا دراوسێ بە مانگ نایبینی ئەگەر پرسیارێکت هەیە لێرە لێ بکە توانین پرسیاری لێ چەند ساڵە پیاڵم ورگم داراوە زێڕە وازی لێ بێنە ئەزانی بۆ لەبەرەوەی کە ئەسڵی مۆزوعەکە خۆی ماشەڵڵا ئەو شتە جوانێ ئەنا چۆڕێکی خستۆ کاک پەیوەند باشە ئەی تێشتەکەش لە بەردەستی خۆیەتی ئەی من چۆن بڵێ بڵم ئەوە مەخۆ ناکرێ ئەوەیە کاڵێمان بەزی شەڵا کاک دیارەگەر ڕۆژە لە ڕۆژان سنعاتەکەی گۆڕی کردی بەسەر پەرشتیکردن کردی بە شتێکی تر ئەو کاتە ئەتوانم زەختی لێ بکەم بۆی منجنایە بۆ لازانم زەختی لێ ناکەم خۆ مەزانم وایە بەنسبەت برنجەوە ینی سە زۆر کەس هەیە ڕۆنی تێناکات ئەڵێ ینی یا ڕۆنێکی زۆر کەمی تێکە ئەڵێ ئیسفادی ئایا خودی برنجەکە خۆی قەڵەبیە کات یا هەر بەبێ ڕۆن باش کاکشێجان طبیعی برنج بە سەرچاوی کاربۆیدرات دەژمێرێ پرۆتینی تایە بەڵام ڕێژەکەی کەمە بە سەرچاوی پرۆتین ناژمێردرێ کەوابوو ئێمە بێ بیزانین خاڵی یەکەم جۆری ئەم خۆراکەی کە هەمانە لە چ بابێکە کابوو لە کاربۆیدراتە کاکشێک برنجی وشێک لە ماڵی هەمومانە هەیە ئاوا چیسەکە کە چوویتە ماڵەوە کاک پەیوەند هەڵی جێڕەوە سەیری پشتەکەی کە طبیعی نیوتریشن فاکتی لەسرە بە عەربی نووسراوە حەقائق غذائیە پێت ئەڵێ 100 گرام لەم برنجە کە دە کەوچکی چێشت برنجی وشە بکەرە قاپێکەوە نزیکی 100 گرامێکەکە لە 370 تا 387 کالۆری وزەی گەرمیتیایە ئەمە بە لێنەندراوی بە وشکی لە کیسەکەیە خێزانەکەی جەنابەت خێزانەکەی من دایکی کاک پەیوەند هەچ کەسێکە کەیبانی ماڵەکە لەگەڵ یا وڵاتی ئێمە وار ڕاهاتوون ڕۆنی تیەکەن زەیتی تیەکەن وایە هەموو گرامێک چەوری 9 کالۆریە ئەگەر کاک پەیوەند تۆ دەکەوچک برنجیان بۆ جەنابەت دانابێ با وای دابنین 50 گرامێکیش چەوری پێوەیە 50 کە ڕەتی نۆکی چەنەکە کاک پەیوەند 450 بەبی ئەوی بەخۆت بزانی ئەو تۆزە ڕۆنە 450 کالۆری تایە برنجەکەشت 370 تایە ئەمە نزیکی 900 کالۆری لە چیە کاک پەیوەند لە قاپێ برنجە کە دەکەوچکی تایە سای چیم دێراتەوە ئوستاز لە هەندێک وڵات دەبینی برنج بە خوساویە خۆن تەواوە ئێمە وازانین ئەڵێن ئەوە نازان برنج خۆن تەواوە ئێمە گاڵتەمەوانەکەی بەخۆی وان تەواوە هەر لەم کەناڵی جەنابتانەوە باسمان کرد هەموو شەرقی ئاسیا بە فلیپین و بە ئەندەنوزیا و بە تایلەند و بە هەردوو کۆریاکەوە بە یابانەوە
خۆراکی سەرێکیان برنجە وایە بەڵام برنج ئەوان ڕۆنی تێ ناکەن بە پەپوڵی ئەی خوارد دەستی ئاوا لێکا و تۆپەڵ یەکا و بە خوساوی ئەیخوا کاکە بە هەج نوعێکی خوا ئەلموهیم ڕۆنی تیانە بەڵام ئێمە کێشەمان لە دووشتایە کاک شێخ کێشەمان لەو ڕۆنەیە کە تێیەکرێ کێشەمان لەو کاتەیە کە برنجەکەی تیاخۆی بۆچی ئێمە ئێواران پێویستمان بە تەعمیری خانە تێکشکاوەکان هەیە لە باتی مەوادی پرۆتینی ئێمە جاریکە کاربۆیدرا دەخۆی جا کاک شێخ ئایا جەنابیشت بچیتەوە بۆ ماڵەوە خێزانەکە دەکەوتچک برنجێ بۆ تێکاهی درێژ پێی ڕازیت کەمە لەوانەیە دوو ئەوە نەبخۆی زیاتر باش کاک پێوەن ئەی بەتەنیا برنجەکە خوا کاک شێخ نانێکی پێوەخوا مریشەکەش سوور کراوەتەوە شلەکەش ڕۆنیتیایە ئەیدی ئەمە تۆزێکیش دڵاتاخوا تۆزێکی دڵاتاخوا دەورە بە یاسای خۆراکزانی ئەمە جەریمێ ئەمە مشکلی زۆربەی خەڵکی وڵاتی ئێمەیە ئێستا خەڵکیشمان هەیە لە کۆمنتەکان و سێلاخە مامەسا برنج چۆن بە وشکیە خوێ با من پێ تەڵێمە خوێ ئەی بۆ لە ئێران خەڵگە چێت خوا نەخواستن نەخۆشیە شتێکە بێڵە وڵای کاکە چوون بۆ ئێران هاتمەوە 3-4 کیلۆکەمم کردووە ئەی باش ئێران بۆ برنج بە وشکیە خوا پارچەیە کەرێت بۆ دانێ ئەیکی بەسەریا بیکە ناگەی میکە خوێشە بەجیا بۆ دانێ خوێکەشێ بەجیا بۆ دانێ دی ئەوان تەندروستترین یا ئێمە ئەو لە بەرەو کاکە ئەمانە هەمووی پێوترێکی کاکشێخ پێوترێ تەوعی تەغذیەوی یعنی بەرچاو ڕۆشنی لە خۆراکزانیە خۆزگە ئەم قسانە وای کردایە تەسیری لە خەڵک کردایە بەعام کەیبانەکان تۆزە دەستیان لە چاوری بگرێتەوە سپاس دەکەین سەلام دوومان کردی خۆی گەورە نوێژ و تاعات و عیبادەتیش لە هەروە بە تەندروست باشی ببینین ئینشاءالله خۆی گەورە پاداشت باتەوە چ ئەو بەرنامانەی کە لە تەلەڤیزیۆنەکان دەرەکەوت و ئامۆژگاری خەڵکەکەی چ ئەو ڤیددیوانەی کە لە سوشال میدیا ئەوانە بڵاو بێتەوە بەتەچیت سوودێکی زۆری هەیە تۆ مادوومە بە ئینشاءالله مەئیزنی خوا ئەمەی تۆش بەتەچیت لە بابی داوایە ینی خێرێکی گەورەت دەگاتێ چونکە ئەمەی جەنابێت هەموو کەس نایزانێ ڕەنگە مامۆسای ئاینیمان زۆر بێ ڕەنگە داعیمان زۆر بێ لەو وارەیە بەڵام کەسێکی تایبەتمەند بە باگراوندێکی ئاینی جوانەوە بێ وەرزشکار بێ باتەعشید بێ ئەوە ماوەسا حتا ئەمەی ماوەسایی کات گەوریەکەی لەکوێیە سە بۆ نمونە من بەیانیا هەڵەسم لە خەو ینی زۆربەی زۆرمان واین ئەو حاڵەتەمان بۆ دروستە بێ کە سەرەکەی لە شەو کە نەخەوتوی زیاتر هیلاکی ماندوێت ئەو ماندوێتێک وەختی ئینسان کە وەرزشەکە وەختی خواردنێکی تەندروستە خوا ینی جموجوڵی بۆ عیبادەتیش باشترە بۆ ئیشەکانی خۆی باشترەکەەوە وەختی خێرێکی گەورە دەستی تۆکەوێش لەخوا بەزیابێ هەموو نێتەکەشمان تەنها بۆ خۆی گەورەیە و خەڵکێکی زۆریش لەخوا بەزیابێ کاک پێوە ینی پەیوەندیمان پێوەکەنەوە ئەنووسن پەیوەندیمان پێوەگەن هەتا بە تەلەفۆنی ژەڵێ مامۆستا خێرت بنووسێ ئەڵێ ئەوی کە تۆ تەسیری لەسەر ژیانی من دروست کردووە ئەمە نیەتەکەشمان هەر بە خۆی گەورەی ئینشاءالله خۆی گەورە موفقت کا و سپاس دەکەم ئینشاءالله ئەم ئێوارە لەگەڵمانە بوویت سەلامەتە ئینشاءالله پرسیارەکانە داینەوە برای گەورە بەتەشیریش باو بڵین بابەتەکەی جناوت بابەتێکی گرنگە ئینشاءالله هەروە ئینشاءالله ڕەچاوی بکەین ئینشاءالله سەلامەتە برای گەورم کاشێخی بەڕێز سەربەر زەوی ئینشاءالله سپاس دەکەین برای گەورم سەلامەتە ئینشاءالله کاک دیاری دراسی خۆڵی خۆڵی بکەم کاکە دیار یاخوا سەلامەت چۆنی قوربان ئێوەش باشن من و تۆ ماوینەوە بە بزانین چی تەیە جەنابەت با بهین بکەم ینی با پرسیاریەوە بکەم بڵێم ئەم سێ ڕۆژەی ڕەمەزان تێپەڕی ئەزانی جاری وا هەیە ئێمە شتەکان زۆر قورس وەرەگرین قورس وەرەگرین بەو مانای ئەڵێن ئەگەر ڕەمەزان هات و ئیتر بەڕاستی ئیسراحەتمان نەبوو چوونە دەرەوە و نازانم ئەلەم بابەتانەمان هەبوو ئیشمان هەبوو لە ماڵەوە ئیشێکیان هەبوو ڕانسپاردین ئیشێ بکەین پێمان وایە زۆ قورسە کەچی لەگەڵەوەش ڕۆژەکان تێئەپەڕن و تەنانەت ئەو ڕۆژانێکی ئیش و کاریشی زۆرتیاکەین هەستەکەین جستەمان خۆشتر و میزاجمان خۆشترە دوێنێ باسی بەرەکەتمان کرد کاک پەیوەند بەڕاستی من هەستەکەم لە ڕەمەزانە حتا بەرەکەتیش لە کاتەکانمانە زۆر باشەیە هەستەکەیت فرای زۆر ئیشەکەوی زۆر شتەکەیت و لە کاتێکی کەما من و هەست ناکەم ینی بەڕاستیە چەند برسیت بێت بەڵام کورج و گۆڵتری لە جەم و جوڵتا هەستەکەی ئەو کەم خواردنەکە کەمە خۆیت یا ئێواران کەمێکە خۆیتەوە ڕۆیتەوە بۆ ماڵەوە دوایی پاشیەوە هەمتر کەمە خۆیت ئەگەر ملاحەزەی خۆ بکەی بەڕاستی ڕۆژ بەڕۆژ هەست بە لەش سوکیەکی زۆرەکەی بێژگە لە ڕۆح سوکیەکی گەورەکە لە ڕۆی عیبادەتەوە بۆ تۆ دروست بێت با ناوبڕێک وەرگرین ناوبڕێکمان هەیە و دواتر درێژە بە بەرنامەکە دێن ئینشاءالله فەرموو
تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین. بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاتری. تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک شێخ طبعا ڕەمەزان ماشەڵڵا مانگێکی ئەوەندە خۆش و ئەوەنە پڕە بەشی هەموو کەسی پێوەیە. ینی بۆ نمونە بەشی هونەرمەندەکان ینی ئێستا زۆرینەی هونەرمەندەکان تەنانە ئەو هونەرمەندانن کە پابەندی ژنین ئیلا بۆ مانجی ڕەمەزان یاخود لە مانجی ڕەمەزانە شتێکی هونەریان هەیە. ئێستا بۆ نمونە شتێکمان هەیە بە دەنگە خۆشەکەی مامۆستا بیلال کەیوانی. خەڵ بیلال کەیوانیش ڕاستەکەی هونەرمەندێکی جوانە. هەر لە مناڵی و مێرمەنداڵیەوە مەشغوڵی ئەوەیە کە ئیشی هونەریەکە وشی هونەری ئیسلامی. بەڕاستی مەرحەبایەکی هەیە زۆر خۆشە. حەزەکەم پێکەوە لەگەڵ بینەرانی خۆشەویست گوێ لە مەرحەباکەی بیلال کەیوانی بگرین. مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان يا حنان يا منان يا ذا الفضل والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا حنان يا منان يا ذا الجود والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا حنان يا منان يا ذا الكرم
عفوك والغفران يا الله يا الله يا الله يا الله الله لا إله إلا الله محمد رسول الله الله لا إله إلا الله آدم صفي الله الله لا إله إلا الله نوح ناجي الله الله لا إله إلا الله إبراهيم خليل الله الله لا إله إلا الله إسماعيل ذبيح الله الله لا إله إلا الله موسى كليم الله الله لا إله إلا الله عيسى روح الله الله لا إله إلا کاک شێخجان ئامادە ئینشاءڵڵا دوعاکانمان پێشکەشکەیت ماشەڵڵا دوعاکانت زۆر بە کوڵەکەیت و کاریگەری خۆشی هەیە ئەلحەمدولillah ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنا و دوعاکانمان ئینشاءڵڵا لێ وەرەگرێ تۆ خۆت ئامادەکە بەوەی کە ختام و میسک لە کۆتایە بە دوعاکانی تۆ کۆتایی پێبێنین بەزما من سەرێک لە شێفەکە بەمەوە شێف دیار بازم چی کردووە هەموو ڕەنجی شێف لە ئێستاە لە ئێستاە ئەچمە بۆ لای شێف و 2000 دواتر من لەوێ ماڵاوایی یەکەم جەنابیشت دوعاکانی خۆ بکە فەرموو تەمان پێشەوەی کە قسە لەگەڵ شێفکەم زۆر سوپاسی نەخۆشخانەی بەخشین و زەیتی کاشۆکن کە پشتیوانیان کردیم بۆ ئەم بەرنامەیە سوپاسیانەکەین شێف ئێستا شتەکە حازرەوە نیە حازر زۆرمان نەماوە بۆ بەربانگ ئینشاءڵڵا بەتەکید لە ماسیەکەتە خۆین شەربەتی شت هەیە ئەمڕۆ ئێستا گەر بە شێوەیەکی گشتی بە بینەران بڵێ فلان و فلان و فلانم ئامادە کردووە هەر لە زەڵاتەکەەوە و زۆر برنجەکان و بۆ پەڵپینەکە بۆ خانوان کە لە ماڵەوە توانن بە ئاسانی دروستیکەن شتێکی واشی لەسەر ناکە قرس نییە کەلەرم و کەلەرمی سپی و سوور وە لەگەڵ نعنا ڕووبە هەنار یەک تۆزە ئەبێ شکری تێکەی تۆزە مزر و خۆشێکات لەگەڵ ئاوی لیمۆیە ئەمە زەڵاتەکەیە چونکەم زەڵاتێ تایبەت لەگەڵ ماسیاکرێت باش ئەمەش برنج بە پاقلەیە بە پاقلە و بە شوید و بە پیازەکرێت زۆر کەم زعفرانی تێکەی بۆ یەک تۆزە ڕەنگی جوانتری باسی بۆ زۆر زۆر نەبێت بەڵێ لەتکەنۆکشی تیا بە هەماشەوە برنجی سووریشمانێ برنجی سوورەکە من ئۆریگانم تێکردووە پیازم تێکردووە کەرەوزیشم تێکردو و تەرخۆنیشی تایە یەک تۆزێ برنجەکە نەرم بێ بۆ برنجی سوور زۆر خۆشە بە تایبەت لەگەڵ ماسیە ئەمەش پەڵپینەکەیە ئەمە هیوادارم لە هەموو چێشخانەکانە بەکاربێنێ لە جاتی سوپ ڕاستی قابلی ئەوەی کە لە ڕێستۆرانتەکانە بەکاربێنرێ لە جیاتیوی کە هەنیشاسە زۆر بەکارێنین پەڵپینەکەی خۆمان زۆر باشترەکەەوە پەڵپینە بە نیسک و بە تەماتە دروستم کردووە کەمێکیش پەتاتی تایە زۆر سپاس دەکەین شێف دیار کام ڕۆژ مادووی لەگەڵ بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە کۆتایی بەرنمەکە نزیکە بینەوە هیوادارم ئینشاڵڵا چێژێکی زۆرتان لە بەرنمەکە کردبێ واروها بەرنمەکە سوودی پێگەیان دەبن بە دوعاکانی برای خۆشەویستم شێخ فاتح کۆتایی بە بەرنمەکە هێنین و تاکو سبەی بەیەگەگەینەوە هەمووتان بەخوای گەورە سپێرین تاعات و عیبادەتان قبول بێ ئینشاءڵڵا آمین ئینشاءڵڵا أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا يا أيها
أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. خۆشەویستان، ئێمە هەموو ئێوارانێک کۆتایی بەرنامەکەمان پشت بەخوای گەورە بە کۆمەڵێ دوعا و پاڕانەوە هێنی. خوای گەورە دوعاکانمان لێ قبوڵ بکات، بیکاتە خیتامی میسک و بیکاتە کۆتایی بەرەکەت و بیکاتە دەسمایەکی باش بۆ قیامەتمان. دەست بەرزەکەینەوەڵین ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. يا رب العالمين، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا، عافنا فاعف عنا، وعلى طاعتك وشكرك أعنا. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا رب العالمين، تزاتك لطيفي بلطف بود ودودي خوت. يا رب العالمين، ما ملمان لك لابك. يا رب العالمين، أوند لطيف مهرباني برام برمان كيما زور بي وخت بلطفكاني تو نازاني. أقل ليكك للطفكانا أما جيكي تيابتا وكتو بناسين كأما لطفي تويا. يا رب تنها بونديك إيما بآقابينوا أنا همو شركيك من بلطف ولطف ومهرباني تور وابريوا بسوزو بزي تور وابريوا. إما زور زور قرزاني بارقاي مهرباني توي. إما بهشت تعويزي قوريو فضل ورحمة مهرباني تو من بينادريت. تنها خود بچاك وبخشايشي خود بهشت رزامندي خود بيما بخشي. لپای دو رکعت نوێژو هەندێ وردە تەسبیحات و دوو سێ ڕۆژ ڕۆژوویەم دنیاە بەهەشت بە ئێمە ناکڕێت. یا لەطیف، یا وەدود، یا حەی و یا قەیوم، بەڕەحم و بەزەی و فەزلی خۆت بەهەشتمان پێ ببەخشە و هەر بەوەشەی بەخشی. یا رەبی ئەمە و عەبدانەین کە لە سەردەم و ڕۆژگارێکی زۆر سەختە هاتنمان بەدەستی خۆمان نییە، مانەوە و ئەجەلیشمان بەدەستی خۆمان نییە. یا ڕەبی داوای تۆفیقاتی تۆکەین لەم ڕۆژگارە سەختەیە کە چاوەخشێنین بە ژیانی ئەسحاب و پێغەمبەران و ئەولیا و پیاو چاکانە، شەرم لەو کردەواناکەین کە ناوێنین توێشوو بۆ ڕۆژی قیامەتمان. بەڵام تۆ لەطیفی، تۆ میهرەبانی، تۆ وەدودی، تۆ عەفو و غەفور و کەریمی. یا رەبی خوای گیان، تۆ زاتێکی ئەوەندە کەریمی کە ئەبەخشی بەبێ ئەوەی عەبدەکە داوای کردبێت. هەر بەوەندەی کە ئێمە بەندەی تۆین و زیندوین لەم دنیا بە ملیۆنەها ملیۆن نیعمەتمان پێ بەخشی. وەختی داواکەین سەرڕێژە بێ لەسەرمان. یا رەبی خوای گیان لە گوناهەکانمان ببورە، عەفومان کە و لێمان خۆش بە، هیدایەتمان بەو دامەزراومان کە، ئیمانمان سەلامەت بکە. یا رەب ئەوانەی هەردوو عاو پاڕانەوەیەکیان هەیە خۆتیان ناسی، ئێستا ئەزانی چی لە کرۆکی دڵیانایە و چ دوعا و پاڕانەوەیەکە گوزارێت. یا رەبی خوایە دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە وەری بگرە. یا لەطیف، يا لطيف يا لطيف، يا ودود يا ودود، يا حي يا قيوم برحمتك نستغيث.
لا تكلنا إلى أنفسنا طرفة عين ولا أقل من ذلك. بۆ تەنها چاوتروکانی ئەمەمان دەرەدەستی خۆمان زایعەکەین. چ جاوەی خەڵکی بکەوێتە دەستمان چۆن زایعی ناکەین. مەمان دەرەدەست نەفس و هەوا و ئارەزوی خۆمان. تەوفیقمان بەو هیدایەتمان بە تەوفیقات لە تۆیە. تۆ تەوفیقاتی خۆتەنێری، تۆ ئەی ڕێژی، خەزێنەکەت زۆر زۆری تایە و هەرگیز لە بن نایە. یا لەطیف یا لەطیف و یا لەطیف، يا ودود يا ودود، يا حي يا قيوم، برحمتك نستغيث. روجوي أم روجش مال لي قبول بك يا رب، عبادتي أم روجش مال لي وربقرا، هەوڵ و ماندووبوونی ئەمڕۆشمان لێ قبول بکە یا رب. هەموو ئەم برا ئازیز و خۆشەویستانە هەر دوعا و پاڕانەوەیکیان هەیە دوعاکانیان گیرا بکە، شیفای نەخۆشەکان بدە، دەردەداران یا رب العالمین مبتلا نەبن بە بێسەبری یا رب العالمین. یا ربی خوایە سەبر بەوانە ببەخشە کە مبتلان بە هەر موسیبەت و ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشیەک لە ژیانە. یا ربی خوایەکیان ئەم گردرانەمان لەم مانکی پیرۆزەیە ئازاد بکە لە ئاگری دۆزەخ. ئامان یا رب العالمین داغڵ بە ئاگری دۆزەخمان نەکەی. یا ربی خوایە پەنات پێگرین داغڵ بە ئاگری دۆزەخمان نەکەی. پەنات پێگرین بۆ خۆمان و ئازیزان و خۆشەویستان و مسلمانان هەر هەموو. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.